دوو نەبارەوەڵێ ئەڵێ بۆ ئێمە ئەبێ پێیەکان بخوێنینەوە تایبەت لە دۆخی گومانە ئاگا لێبێ ینی ئێمە معنایەوە نییە هەر کەسێکمان بینجا تەماشای پێی بکەین بەڵام لە دۆخی گومانە مەسەن تۆ بڕێتەوە بۆ ماڵەوە هەر لەگەڵ پیاوەکەت قسە بکە یا لەگەڵ ژنەکەت قسە بکەی هەر تەماشای پێیەکانی بکەی وازام شەڕەشی گەورە دروستە بێ بەڵام لە دۆخی گومانە بڕۆ بۆ زیاتر بڕۆ بۆ پێیەکان بۆ پێیەکان یەکەم شت کە ئێمە بمانەوێت شتێک بشارینەوە لە دەموچاوە دەست پێکەین چونکە دەموچاو نزیکترین شتە نزیکترین ئامرازە لەکوێوە لە دەماغەوە کە یەکسەر سیگناڵی بۆ دێت بەڵام سیگناڵ درەنگ ئەڕوا بۆ پێیەکان یعنی درەنگ ئاگداری پێیەکانمان ئەبین بۆیە پێیەکان زۆر زۆر گرنگن ئەمە لە پۆلیشە لە هەموو پێگەیەکی دیکەی ئێمە لە خوێنەوەی زمانی جەستە ئەبێ ئەوەش بزانین خەڵکێکی ئەزانێ لە دۆخی درۆیشە چۆن بەکاری بێنێ بەڵام ئەبێ بۆیە لە دوو بنەمامان هەیە لە خوێنەوەی زمانی جەستە ئەمە زۆر گرنگە بنەمای یەکەم ئەڵێ تۆ هەوڵ بخوێنەوە هەموو بخوێنەوە هەموو دوایی باسێکێن هەموو چییە ینی بڵێن دەموچاو جەستە پێ جوڵە ئاماژە هەمووی بە یەکەوە بخوێنەوە بە یەک شت پشت بە یەک شت مەبەستە پشت بەوە مەبەستە دەموچاوی گەشاوەیە و زەردەخەنەی لەسەر ڕووە پشت بەوە مەبەستە ئاراستەی پێی بۆ تۆیە ئاراستەی جەستەی بۆ تۆیە کۆمەڵێک شت دێ ئێستا باسییانەکەین ئەو کۆمەڵشتە بە یەکەوە ئەخوێنیتەوە یەک شت ناخوێنیتەوە نەخێر یەک شت بەس نییە دوو لە سیاقە شت بخوێنەوە لە سیاق چی لە کۆنتێکست لە کۆنتێست لە شت لە بڵێن لە پێگەی خۆیان بخوێنەوە بڵێن با بڵێن ئێمە ئەڵێن زمانی جەستە بەم شێوەیە ئەمە ئاماژەیەکی نەرێنیە گوزارە ئەکا لە داخستن لەوەی لە ناوە شتێکمانەیە و ئەمانەوێ پەیوەندیمان بە دەرەوە نەبێ ئەمانەوە کۆمەنیکیشنمان نەبێ بەڵام ئایا لە غەیریش لە دەرەوەی سیاق ئەم کەسە سەرمایەتی نییە ڕۆژەکەی ساردە هاتوو ئاوا وەستاوە ئایا ئەم کەسە ئەمە خووە لە لای ئایا لە سیاقی ڕۆژانەیە کە ئەیبینین بەردەوام خۆی ئاوا ئەوەستێت بەردەوام خۆی ئاوهایە ئەگەر خۆی ئاوانیە بۆ ئەمڕۆ ئاوایە ئەمە سیاق سێ کە مهمە و پەیوەندی بە دووەمیشەوەیە ئەوەی کە پێی ئەڵێن خوو ئێمە پێی ئەڵێن لاینی ئەو کەسە خۆی چۆنە بۆیە لەو دەورانەی کە زۆر هەندێک جا من کردومە بۆ کولیەی کۆلیجەکانی پۆلیس و ئاسایش ئۆشتانە ئەڵێن تکایە ئەوەی کە لەگەڵی دانیشی قسەی لەگەڵاکەی یەکەم جار لاین بدۆزەوە لە یەکەم جار بزانە ئەم کەسە لاینی چۆنە لەکوێیە کاردانەوەی هەیە لەکوێیە کاردانەوە ئەنوێنێ لەکوێیە ئەم جوڵەیە زیاتر ئەکا ئایا ئەم جوڵانی کە هەیەی بەردەوام هەیەی بووە بەخوو ئەوە لاینە بۆیە ئەڵێم پێیان ئەڵێم ئەگەر تۆ باسی تحقیقاتی جینایی کرا نیە کێ بوو تحقیقاتی جینایی لە تحقیقاتی جینایی بڵێن لە تاوان ناسی ئەڵێن کە تۆ بڵێن لێکۆڵینەوە ئەەکەی لەگەڵ کەسێک یەکەم جا مەڕۆ ناو لێکۆڵینەوەکە یەکەم جا حتاگەل لەگەڵ مناڵێکیش کە لێکۆڵینەوە کە لەگەڵ هەر کەسێک ئەتێ بگەیتە دەرئەنجام بگەیتە مەبەست ئەمە بۆ ئاسایش وایە بۆ پۆلیس وایە بۆ مەحاکم وایە بۆ دادگا وایە و هەروەها بۆ مناڵ وایە و هەروەها بۆ ئەوانەی کە ئیش لەسەر لێکۆڵینەوەی با بڵێن چی پێ ئەڵێن لە قوتابخانەکان کە یارمەتی توێژەری کۆمەڵایەتی ئەڵێن با بە یەکەم جار یەکێک بانگ مەکە بۆ ئەوەی
ئەگەر بە وردی ئەتەوێت لە شتەکان بگەیت جارێ یەکەم بزانە ئەم کەسە سلووکی جەستەیی چۆنە بێگومان ئەمە دیقەتی ئەوێ ئاگایی ئەوێ لەگەڵ میتودەکەش ئەوێ بزانیت ئەبێ میتودەکەش بزانیت میتودەکە باسیەکەین لاین بدۆزەوە بەو معنایە ئەڵێن پێیان بەتایبەت با بڵێن با تەحقیقاتی جنایی و مەسەلەی ئەمنی وەرگین ئەڵێن تکایە جارێ دانیشە لەگەڵێ لێی بپرسە خەریکی چیت ئارەزەکانت چۆنە ژیانی ڕۆژانە چۆنە بیتە سەر چییە خوێنیتەوە چییە بینی حەزت لە چییە حەزت لە هونەرە حەزت لە سینەمایە لە مۆسیقایە لە بزنسە لە سیاسەتە بڕۆ ناو بابەتی گشتیەوە باسی خێزانی لەگەڵ کە هەموو شتێکی لەگەڵ باس بکە تەنیا ئەو شتێک لەگەڵ باس مەکە کە تۆ مەبەستە بەس ئەوەی لەگەڵ باس مەکە یعنی باسی ئەوەی لەگەڵ مەکە کە تۆ تەحقیقاتی لەگەڵاکەی ئەگەر کاتت هەبێ بوار هەبێ و دەرفەت هەبێ ئەمە چەند جار دووبارە بێتەوە ئەوەندە چاکە ئەمجا تۆ تێ ئەگەیت لە کام شوێنە کام جوڵاکە لە کام شوێنە جەستەی داخراو بەکارهێنێ لە کام پێگەیە جەستەی کراوە بەکارێنێ لەکوێیە دەمونچاوی کراوە بەکارێنێ لەکوێیە دەمونچاوی داخراو بەکارێنێ لەکوێیە دەموچاوی فلات پۆکەر بەکارهێنێ لەکوێیە کاردانەوەی خێرای هەیە لەکوێیە کاردانەوە شارێتەوە لەکوێیە کاردانەوەکانی با بڵێن دژمنکارانەیە عیدوانیە و لەکوێیە هەز بە ئاسوودەیی بە هێوریە کات تەماشاکە ئەم هەموو کۆدانە تۆ لە دۆخی لێکۆڵینەوە یا لە دۆخی تەحقیقان ناتوانانی بدۆزیتەوە بەس پێشتر لاینەکە دوایی یارمەتیت ئەدا زۆر بە وردی دەگەیتە سەر ئەوەی کە دەموچاوی تێڕوانینەکانی بزەی لێوی چاوتروکاننی هەموو ئەوشتانت ئەبێ ئەو کات ئەبێ بە دیقەت تەماشای بکەیت لاین بدۆزیتەوە ئەمجا دەرچوون لە لاین حسابی بۆ بکەیت لەکوێ دەرەچێ لە کام ڕستەیە لە کام پرسیارە لە کام شتا و هەندێک جاریش ئێمە کە ئەڵێین یعنی ڕاستی بدۆزینەوە بەو معنایانی ئەو کەسە ئیلا درۆکە نەخێر ڕاستی نەدرکێنی فەرقیە لەگەڵ ئەوەی ئەو کەسە درۆ بکات فەرقیە بۆ نمونە بۆ زمانی جەستە هەمیشە کام کتێب بخوێنیتەوە دەربارەی زمانی جەستە شرۆڤەکردنەکانیان نمایشکردنەکانیان نمونونەکانیان زۆربەی لەسەر کێیە توێژێک تاوانبار و سیاسیەکان وانە بۆ چونکە سیاسیەکان لە ڕاستیە ناچارن و ناشتوان ڕاستی بڵێن یعنی تۆ مەسەلەن ئەگەر ئێستا بڕۆیت با بڵێن لە وەزیری دارایی پرسی بڵێ بودجێ ئەم ساڵمان چەندێکە خۆ نابێ پێت بڵێن ئێستا تەماشاکەن ئەگە بەندوری نزیکی بێت معناوەیە ئێمە من خۆشحاڵم بەوەی کە نزیکی ئەو بوەستم بەڵام تەماشاکە هەر ئەم نزیکیە ئاوا وەستاوم چی گۆڕە ئاراستەی جەستەم بۆ ئەو نییە ئەمە زۆر گرنگە بە دووری نزیکی تەنیا مەخەڵەتێ کە ئەگەر نزیک بوو تەماشا بکە بزان ئەو کەسە ئاراستەی جەستەی بۆ کوێیە نزیکبوونەوەی ڕاستەقینە ئەوەیە کە ئاراستەی جەستەی تەواوی لەگەڵ بێت بۆ یاڵێن تەماشای ئاراستەی جەستەش بە پێیەکانمان دەرەکەوێت هەر ئەوەندە ئاوا بوەستم ئەم ئاراستەیە تەواو نییە بۆ یعنی لە حاڵەتی حتا ئەوەی ژن و مێردایەتی بە سەلیقە بە تایبەت ئافرەت ئەی خوێنێتەوە چکە ئافرەت لە خوێندنەوەی زمانی جەستە لە پیاو زیرەکترە ئەوە قاعیدەیەکە بۆ یەکێک لە نووسەرانی کتێبی زمانی جەستە ئالان پیز لەگەڵ خێزانەکەی بەربارە پێز هەردووکیان پێکەوە ئیشەکەن کتێبێکیانی زۆر کتێبێکی باشە بە ناوی The Definite Book of Body Language بعربي ناوي هنا المرجع الأكيد في لغة الجسد كراو بعربي
ئالان پێز یەکێکە لەوانەی کە زۆر دەکارمە گوت ئەگەر قوتابەکە دەرسەکەتی خۆش ناوێ بە پلەی یەکەم بگەڕێ بۆەوەی ئایا تۆ خۆت حەزت لێ ئەو دەرسە بڵیتەوە پلەی یەکەم ئەوەیە تۆ بەیانی زیواتی پۆستیت و لەسەر پارکینگ شەڕێکت کردووە و لە ماڵەوە پێش شەڕێکت کردووە هاتووی حەز لە بابەتەکەش نییە بێگومان قوتابەکانش حەزی لێ ناکەن ئەوە بێ ئینکە بۆیە بەربارە ئالان پێس ئەڵەیە ئەڵێ ئافرەت بە تایبەت لە دۆخی دایکێتیە کە کۆرپەکەیە بینێ دوو شت هەیە یەکەم کۆمەنیکەیشنی ڤێربڵ نییە هەمووی نۆن ڤێربڵە ئێمە کەڵێن زمانی جەستا زۆر جا پێڵێن نۆن ڤێربڵ کۆمەنیکەیشن یعنی ئەو زمانەیە کە ڤێربڵی تیان نییە کە زارەکی نییە لە دۆخی کۆرپەی زارەکی یەکەم هەر نییە وە ئەوەی هەیە بەس جەستەیە کەواتە ئەو دایکە ئەمجا خۆشەویستی ئەو دایکەش بۆ کۆرپە ئێوە باشە زانن کە هیچ خۆشەویستیەک ناگاتە ئاستی خۆشەویستی دایک بۆ مناڵەکەی ئەوە قسەی تیان نییە ئەم دوو شەرتەی تایە لەبەرەوە ئەو دایکە کە تەماشای دەموچاوی کۆرپەکەیەکە تەنیا ئەکسپرێشن ناخوێنێتەوە تەنیا دەربڕین ناخوێنێتەوە شتێکە خوێنێتەوە کە پێی ئەگوترێت نەک ئەکسپرێشن مایکرۆ ئەکسپرێشن یعنی خوێندنەوەی ئەو وردە دەربڕینانە وەک ئەوەی بە میکرۆسکۆپ ئەوەندە وردە وەک ئەوەی بە مایکرۆسکۆپ بخوێنیتەوە لەبەرەوە دایک لە قۆناغی یەکەمەوە تەماشای دەموچاوی ئەو مناڵەکە 100% تەماشایەکە فکری لە شوێنێکی کە نییە وردە دەربڕینەکان چاوتروکاندن ڕنگۆڕین پێکەنین ئەبڵێن زەردەخەنە هەموو شتێکی ئەخوێنێتەوە یەکسەر تێگا و مناڵە چی ئەوێت ئێمە تێی ناگەین ئەو تێگا ئەزانە شیری ئەوێ برسیەتی ئەوێ بیگۆڕێ ئەوێ نازام چی بکە خەوی دێ یان ئازارێکی بۆیە ئالان پێزەڵە یەکەم قوتابخانەی ئافرەت لێرەوە دەست پێەکە بۆ خوێندنەوەی زمانی جەسە دوای ڕوا بۆ پیاوەکەی ڕوا بۆ خەڵکی تر بۆ ئیتر لەبەرەوە کەم جا ئەتوانی بیخەڵەتێنیت ینی کەم جا لە زمانی جەستە پیاوەتوانێت ئافرەت بخەڵەتێنەی لاوە ئافرەتە خۆیە مەگەر هیچ نەزانێت بۆیە ئەڵێ ئەیکا بەگاڵتە لە کۆڕێکە لە یوتیوب هەیە ئەڵێ بۆ پیاوان تکایە ئەگەر درۆتان لەگەڵ خێزانەکانتان کرد ڕوبەڕوو مەیکەن چونکە یەکسەر کەشفە بنەتان خوێندە یەکێکەڵە سێ ئەڵێ ئەی باشە بە تەلەفۆن بیکەین باشە ئەڵێ نە بە تەلەفۆنیش تۆنی دەنگت ئەناسێتەوە ئەڵێ باشە چی بکەین ئەڵێ تاکە ڕێگا بەس ئێسمێسە یانی ئەو بۆ گاڵتەیە لێ بەڵام ئەوەش ڕاستە تۆنی دەنگ زۆر گرنگە خوێندنەوەی تۆنی دەنگ دیسانەوە لەوەشە ئالان پێز ئەڵێ ئافرەتان لە پیاوان زیرەکترن من لە سوید برادێکمە بوو خێزانەکەی سویدی بوو ڕۆژێک پێی گوتم وتی کاک تۆ شتێکی زۆر سەیر ئەوتی ئەو خێزانم کە تەلەفۆنم بۆ کرێ تەلەفۆنەکە لەو دیوە من لەم ئەو لەولا دانیشتووە ئەڵێ کە تەلەفۆنم بۆ کرێ دوای ئەو تەلەفۆنەکە داخەمەوە ئەو وەختە تەلەفۆنی دەستی بوو ئەنیا ئەڵێ لێمە پرسیڵێ ئەو ژنە کێ بوو کوردیش نازانێ سویدیە کوردی نازانێ لە دووریشەوە گوێ لە ئاگای لە دەنگی ئەو کەسەش نییە وتی بەس پێم لە چۆن نەزانێ ژنە وتم لەبێت تۆ تۆنی دەنگی تۆ ئەگۆڕێ بزڵێ تۆنی دەنگی تۆ لەگەڵ پیا بەنەوە قسەکەیت و نازانام دەنگ بەرزەکەیت کە دێت ئەوەی لەگەڵ ئافرەت قسەکەی تۆنی دەنگی نابەزێ نەرمە بێ خۆشە بێ خاوە بێ ئینجاوتی چی بکەم باشە وتم کاکەیان هیچ مەکە تکایە لەگەڵ ئێمەش ئەو تۆنە خۆشە بەکاربێنە هەر لەگەڵ ئافرەتان بەکاری مێنە ئەمجا ئێستا گوتمان دووری و نزیکی ئاراستەی جەستە با بۆ ئەو کەسە بێ بەڵام لەمە بەدواوە ئێستا ئەکسپرێشن دەموچاو دێتە پێشەوە تەماشاکەم ئێستا من نزیکم ئاراستەی جەستەیشم بۆ مامۆستا ئەحمەدە بەڵام دەموچاوم
ڕوون لەوە ئیستا باوای دابنێ بەڵام دەموچاوم ئەکسپرێشنەکەی گۆڕا چوار دوای ئەمە ئەمجا ئای کۆنتاکت دێتە پێشەوە تەماشاکە وەستاوم ئەنەسەی جەستم بۆ ئەوە نزیکیشم تعبیری دەموچاویشم دەربڕین دەموچاویشم گەشە زەردەخانەم هەیە بەڵام تەماشای ناکەم تەماشاکە ئێستا ئەو چوارەی یەکەم هەمومان بەلاوەنا چونکە کۆنتاکتی چاوی لەگەڵانیە لغەت العین زمانی چاو بۆیە زۆر گرنگە حتا لە گۆرانی کوردیە لە فولکلۆر ینی هەموو جەختەکە لەسەر چاوە لەسەر شتیکە نییە گۆرانیی کوردی ئەڵێ بەدەم جنێوم پێدەدا بە چاو پێمەڵێ وەرە زۆر مهمە ینی با بڵێن ئەو کوڕە زۆر جنێو بە کچەکەدا کچەکە جنێی پێدا بڕۆ لاچۆ لەسەر ڕێگام ناموێ بتبینم ناشرین تۆ چیت بەڵام کوڕەکە باوەڕ بە چیەکە بۆ قسانە ناکە زۆر باوەڕ بە چاوەکە ئەڵێ چاوی وا ناڵێ چاوی فعلا دایش تەماشاکە بۆ نوع دەرەچێت کە کوڕەکە تێگەیشتووە بۆ چونکە لە چاو لە زمانی جەستەیاڵێ ئەڵێ ئاوێنەی ناخە هەندێک جار ئەڵێن پەنجەرەی ڕوحە یان پەنجەرەی ناخە ئێمە ناخی خەڵکی تیابین یانی با بڵێن تۆ برادێکت هەم ڕۆژێ بینی چاوت تەماشاتەکە و قسەت لەگەڵاکە ئەم ڕۆژێ بۆ داوام ئەدا بە تەنیشە تەماشات ناکە یان بەرامبەر دانیشۆ لە کۆبوونەوەیەک وەکو جاران سەیرن ناکە یەکسەرە پرسی ئەڵە چی ڕووی داوە بزەبێت یعنی تۆ ئەگەڕێی بۆ ئەزانی شتێک ڕووی داوە و لەبەر ئەوەیشە ئەوانەی کە دێنەوە سەر خوێندنەوەی دۆخی ناڕاست یا درۆ یا شتێک یەکەم شت تەرکیزمان زۆر لەسەر ئیقاعی چاوە ئایا ئەو کەسە بە شێوەیەکی ڕەها تەماشامانەکە بە شێوەیەکی سادە تەماشامانەکە وەکو جاران تەماشامانەکە کۆنتاکتی چاوی نابزرکێت ینی بە تەماشایەکمان ناکە بە خێرایی و چاوی لا بچێ ئایا وەکو جارانە یا وەکو جاران نییە ئایا زۆر چاو زەقەکات و تەماشامانەکە بۆی زۆر لە خۆی بکە بۆی کەشف نەبێ بۆی دەرنەکەوێت کە تەماشا ناکە ئایا چاو زۆر ئەتروکێنێ هەموو ئەوانە لە چاوە چاو زۆر کێشەیە مناڵ کە درۆ بکە لە پێش دایکی ئەوەستێ ئەو کاتە کە درۆکە تەماشای ناکە تەماشای خوارەوەکە دایکی پێڵێ ئەڵێ کە قسەکەی تەماشام بکە بۆ مناڵ وا ئەزانێ ئەگەر چاوی تەماشا بکە ناخی ئەبینرێت بۆیە گوترێت ئاوێنەی ناخەم لە شعرێکی مامۆستا هەردی هەیە کە من زۆر جار باسیەکەم زۆر جوان گوزارەی لەمە کردووە زۆربەی زۆری کتێبەکانی زمانی جەستە بەشێکی زۆر بۆ بایەخی چاو دانێن بەڵام وەکو گوتم لە یەک بەیتی هەڵبەستێکی مامۆستا هەردی زۆر جوان گوزارەی لێکە ینی حتا لە کتێبەکان باشتر ڕەنگە بیزانن شعری ئەڵێ چ سڕێکت لە ناو دڵە حەشارداوە بە پەنهانی کە چاوەکانت ئاوا بێپەردە درکانی چ سڕێکت لە ناو دڵە حەشارداوە بە پەنهانی کە چاوەکانت ئاوا بێپەردە درکانی وی ئەوجا بزانەوە کە چاوت ئاوا بێپەردە درکانی ئەزانم دڵ هەیە وەک مس کە ژەندێنێ بە ئاسانی دڵی تۆ زێڕی تیزاب بوو لەکوێوە ژەنگی هەڵهانی تەماشاکە بێپەردە درکانی زۆم گرنگە کە چاوەکانت ئاوا بێپەردە درکانی چ سڕێکە ئەو سڕە چییە کە چاو بێپەردە هەموو جەستەت پیشانی نارە بە چاوت بێپەردە پیشانی ئەدا ئەمەیەکە بێگومان چاو لە شعری کوردیا زۆر جوانی لەسەرە لای گۆران ئەوە هەر مەپرسەکاڵێ ئەمجا بینە سەر چاو بڵێن چاو چ چاوێ کانی سحر تۆ تەسەور کە گۆران تەشبیهەکە بە کانی سحر بەڵام ئەوەی کە بە دیقەت مەسەلەی بڵێن
بایەخی زمانی جەستە بایەخی چاو لە زمانی جەستەیە گوزارە لێ ئەکا ئەو شعرەی مامۆستا هەردیە. ئێمە کە باسمان لە دووری نزیکی کرد یەک مەسەلە هەیە زۆر گرنگە بیزانن ئێوە دوای خۆتان ڕەنگە بتوانن باشتر سێرچی لەسەر بکەن ئەوش ئەوەیە کە باس لە مەودا ئەەکەین لە دووری نزیکیەکەین ئێمە ئەگەڕێنەوە بۆ بوارێک کە پێوترێ بواری ئەنترۆپۆلۆژیا بواری ئەنترۆپۆلۆژیا بەڵێ لە ئەنترۆپۆلۆژیا یەکێکمان هەیە بە ناوی هاڵ وازام ئێس هاڵ سیدرا هاڵ شتێکی وای ناوە ئەوە چوار زوونمان ئەداتێ چوار پانتاییمان ئەداتێ کە ئێمە ڕۆژانە مەسافەکان دووری نزیکەکان بەو چوار زوونە دەستنیشانەکەین ئەوش ئەوەیە بە پێی ئێمە دووری نزیکی وەکو گوتم بە پێی هەستمان بە پێی خۆشەویستیمان و هەروەها بە پێی دووری نزیکی پەیوەندیمان لە یەکتریەوە دەستنیشانەکەین یعنی چی بێنە پێشاوت مەسافەیەکمانەیە زۆر نزیکە زوونێکمانەیە کە پێوتێ زۆنی با بڵێن ئینگلیز دەڵێ ئینتیمێت زون ئینتیمێت یعنی حەمیمی عەرەب بەڵێ بە کوردی ئەیکەن بە گیانی ئەمە ئەم زوونە بۆ ئەو کەسانەیە کە نزیکترین کەسن لە ئێمەوە کێ نزیکە لە ئێمەوە نزیکترین کەس لەێوە کێیە منداڵەکانت دایک و باوک برا و خوشک ئەمانە هاوسەروینەکە ئەمانە نزیکترین کەسن لە ئێمەوە ئەم زوونە بۆیە پێ ئەگوترێت the space of یا the area of یا the zone of kissing and hugging and whispering یعنی ئەم کەسانە کە ئێمە دێن بۆ لامان یەکسەر باوەشیان پێەکەین دەسەکەینە ملیان مناڵەکەت کە دێتەوە یەکسەر خۆی فرەداتە باوەشت و دەست لە ملیەکەی دایکت هەروەها خوشکت هەروەها برات هەروەها بۆیە پێ ئەڵێن زۆنی دەستلەملانی و ماچوموچ و چرپەیش ینی هەر کێبتەوە چرپێنی بەگوێیە ئەمە کێشە ئیمان نییە ئەمە زوونی یەکەمە زۆر لەسەری ناڕۆین زۆنی دووەم پێوتە پێشنەڵ زوون یعنی بۆ ئەو کەسانەیە کە بە پلەی دوو دێن دوای ئەمانە کێ دوای ئەمانە دێن هاوڕێ نزیک بەڵێ خزم و کەسوکاری نزیک ئامۆزا و بلکزا و خوشکەزا و نازەم لەو بابەتە و هەروەها هاوڕێ نزیک ئەمانێش دیسانەوە تەماسی جەسەدیمان لەگەڵیان ئاساییە بەڵام بە پلەی وەکو ئەوەی یەکەم نییە ئەگەر ئەوەی یەکەم 30 سانتیمەتر بێ تەواوی ئەوی تر ئەڕا بۆ وەکو توێژینەوەیان لەسەرکردەوە بۆ مەترونیوێک مەترونیوێک ئاوا یعنی با بڵێن زۆر ئاساییە لەگەڵ لێکێ بوو ئەستیت ئاوا برادر بێ و دەست خستیتە سەر شانی و سەی لەگەڵ بکەیان لە ناو بازار پیاسەی گەنجەکانە بینی بە تایبەت لە ئیسکان ئاسە دێنە سەر تەوقع لە ئیسکان کە ئایان بینی بەیەکەوە دەستە ناو دەست پیاسەکەم پێکەوە بێگومان لێرە ئەوەی کە زۆر گرنگە بیزانین کەڵچەر بە کەڵچەر دەگۆڕێت یعنی با بڵێن لە کەڵچەری ئەوروپایی بەگشتی پیاو دەستە ناو دەست پیاسە ناکەن پێکەوە یان کە تەوقعکەن یەکتری ماش ناکەنم راوە لای یەکتری ئەگە بیکەن زۆر جار خوێندنەوەی ئەوەی لای ئێمە هەوەیە لای ئەوان یعنی نیشانەی تری هەیە ئەڵێ ئەوە ئەگە دوو کوڕ بەیەک و پیاسە بکەن ئەڵێ پەیوەندیان بەیەکەوە لە ڕووی سێکسوالیتی و هۆمۆسێکسوێلن بڵێ ئەوە جایە لای ئێمە ئەوە نییە لەبەرەوە ئەم زوونانە خوێندنەوەیان زۆر گرنگە ئێستا دێنە سەر زوونی سێم کە زۆر گرنگە ینی من لەسەر ئەمانە ئەم دوو زوونە زۆر ناوەسم بەس زوونی سێ ئەگە تێبینی لای خۆتان نووسن خراپ نییە زوونی سێ پێ ئەوترێت سوشەڵ زون یعنی زۆنی بڵێن کۆمەڵایەتی ئەمە کەی بەکاری دێنین ئەمە بۆ گرنگە و کەیش بەکاری دێنین یەکەم بەکاری دێنین لە کاتی کارە لە شوێنی ئیشە لەبەرەوە زۆر جار ئەگەر تەماشای کتێبی زمانی جەستە بکەن بوارێکی پێوترێت بۆدی لانگویج ئەت وەرک زمانی جەستە لە کارە کە زۆر گرنگە یعنی بەشێکی زۆری سەرکەوتنمان لەوەدایە کە چۆن زمانی جەستەمان لە کاتی کارە بەکار ئەهێنین
ئەوە زۆر پەیوەندی بەم زوونەوە هەیە مراعاتکردنی ئەم زوونە ڕێزگرتن لەم زوونی سێیە ئەڵێ لە کاتی کارە لە سوشل زوونە هەوڵ بدە هەوڵ بە مەودای نێوان تۆ لەگەڵ ئەوانەی کاریان لەگەڵاکەی بە تایبەت ئەوانەی کە لە سەروی خۆتەوەن مەترونی کەمتر نەبێ بۆ 3 مەتر بۆ 3 مەتر یعنی ئەگەر بڵێم من بڕۆم بەلای بەڕێوەبەری گشتیم بڕۆم بەلای بڵێن مامۆستا تاوان بەڕێوەبەری گشتیە بەڕێوەبەرمە وەنیە کە بچم بۆ لای ئەڵێ زۆر گرنگە ئەگەر بتەوێ جەخت لەسەر گرنگی پێگەی بەڕێوەبەرەکە بکەیت گرنگ بەچی جەختی لەسەرەکەی بە پاراستنی مەودا ئەمە کە لای ئێمە ئێوە باسی ئەتەکێتتان کرد کە لای ئێمە ئەمە لە ئەتەکێتا گرنگە و هەروەها لە بواری کارە کە لای ئێمە بەداخەوە کەم بایەخی پێدێ ئەگەر بڵێن لە هەندێک شوێن هەر نییە بۆ نمونە ئەگە بێم ئیشێکم هەبێ لای مامۆستا تاوان کە بەڕێوەبەرە چۆن ئەوەستم لەکوێ ئەوەستم چەند نزیکە بمەوە ئایا چمە پێش لە مامۆستا تاوان زەحمەت نەبێ ئەو شتم بۆ ئیمزا ناکەی تەماشاکە ئێستا مەسافەی من و ئەو چەندە زۆر کەمە بە تایبەت مێزەکەی کە پێگەی کۆمەڵایەتیە پیشەمەندێتەکەیەتی پێگەکەیەتی ئەگەر ئاوا ئەوەستم بۆ ئەو یعنی من اختراقی زوونی شخصی ئەو ئەگەر لێ ئەمە لە مەسەلەی کۆمەڵایەتی ژوایە حتا لە مەسەلەی با بڵێن پەیوەندی جێندەری ژوایە زۆر جار کوڕەکان کاچن مسارەحەی کچەکەن بە غەڵەت ئەڕۆنە بنلوتیەوە پرسیارم لێکەوە دکتۆر هەم دەبرن زمانی جەستەت خراپ بەکارهێنی لە کۆلیژ زۆر جار کوڕەکان پرسیارم لێکەوەم طبعا منیش محەزم لێ ناکەم چونکە هەموو ئاماژەکانت هەڵەن هەموو ئاماژەکانت هەڵەن وە نەبێ خۆم باش لێ بزانمە بەس ئەڵێم کە دێنە پێشەوە تەماشاکە زوو ئەڵێن مەترونی بۆ سێمە من نەتوانم وا بکەم تەماشاکە ئەمە ئەو پەڕی ئەتەکێت پیشانەدا و ڕێزگرتن لە پێگەی بەڕێوەبەرەکەشم فەرموو یەک تەماشاکە یەک دوو دەگەڕێمەوە لە شوێنێک ئیشمە کرد ئاگام لێ بوو ڕۆژە ڕۆشتم بۆ لای بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێکی گشتی دیوان لە وەزارەتێک محاسبەکە هات بۆ لای سجلاتی هێنابوو ئاوها سجلاتەکانی لایەن چۆ ئەو دی و ئەنجا وایە کرد بە ئیشارەت خۆی ڕەنگە هەندێک جار پێویست بکە ئەو محاسبە بێتە پێشەوە شت پیشان بدا بەڵام ئەبێ ئەو بەڕێوەبەری گشتە پێی بڵێ وەرە ئەمەم بۆ شەرەکە خۆی کێشابوو بەسەر مێزەکەیە ئیشار بە پەنجەیشی ئەو پەنجە ئاواشی بەکار ئەمەی بەکارهێنا طبعا تەماشام کرد بەڕێوەبەرەکە زۆر تووڕە بوو لێ گوت وا نییە لای بە ئێستا وەختی نییە ئەمە بۆ وای لێ هاتووە ئەوە کەی وایە دای پێم گوت وتم ئەوە کە لە تۆ تووڕە بێ لەبەرەوە نییە تۆ هەڵت کردووە لەبەرەوەش نییە تۆ ئیشی خۆت نازانی تۆ محاسبێکی زۆر محتەرفی بەڵام تۆ فەزای شخصی ئەوت اختراق کرد ڕێزت لێ نەگرت ئەوە زۆر گرنگە بێ ئەوەی بە خۆمان بزانین ئەو شتە زۆر جار کەیکە زۆر لێمان نزیکە بێتەوە دێتە ناو فەزامان بەتایبەت ئەو کەسە ئەگەر لە خواروی خۆشمانەوە بێت چونکە پیشانی ئەدا کە تۆ ئەوە نیت گرنگ نیت ئەو زۆر جار ڕووەدا لە ناو پێگەی ئیشا لە وەزارەتەکان بەتایبەت بۆ نمونە کەسێک پلەیەکی بەرزی هەیە لە وەزارەتە بڵێن وەزیرە بەڵام خزمێکی خۆی کەسێکی زۆر نزیکی هەر بڵێ برایەکی لەگەڵایە ئیشەکە طبعا پەیوەندی نێوان زوونی شخصی نێوان ئەم دوانە لە ماڵەوە بێگومان نوعێکیکەیە وەنیە احتیمال لەسەر قەنەفەیەک دانیشن
ڕەنگە دەست لە شانی یەکتری دابنێن ڕەنگە بڕۆن بۆ سەیران لەسەر یەک بالیف شاندا بدەنەوە بەڵام لە کاتی کارە ئەبێ ئەو کەسە پیشانی بدا نە ئەوە ئێستا ئەو وەزیرە من مەسافەی خۆم ئەپارێزم پێگەی ئەو پیشان ئەدەم بەڵام هەندێک جار بەبێ ئاگایی وای پیشاندن کە ئەو پێگەیە نییە لە لامان نییە هەرچەند ئەو کەسە بەلایەوە زۆر زۆر گرنگێتەوە پێگەکەی پیشان بدەی لە میانەی مەسافەوە بەشێک لە هەڵچوونمان لە خەڵک تووڕەبوونمان لە خەڵک لەبەرەوەیە با بڵێن زوونی شەخسیمان ئۆکوتبان اختراقێکن ڕێزی لێ ناگرن نمونەیەکی کە دێنمەوە هەر لەسەر ئەوەی کە وتم بەڕێوەبەرەکە چۆن ڕەفتاری کرد جارێک ڕۆشتم بۆ شوێنێک بۆ دایرەیەک وتیان ئەم کتابەکەت بەرە فڵان بەڕێوەبەر ئیمزای بکە کە چوومە ژوورەوە تەماشام کرد یەک کۆمەڵ خەڵکی لەسەرە یەکێک ئاوای کردووە و لەسەر مێزەکەی یەکێک کاواتوتە پێشەوە و یەکێک کتابەکەی ئاوا ڕاگرتووە هاتوتە لای لوتیەوە ئەویش وەڵامی بۆ هەموویان تووڕەبوون بوو ئەیگوت ئەوە بڕە ئیمزای بکە بیێنەوە ئەمە هامشمەوێ بڕۆ هامش ئێستا بنووسە یا بڕۆ لای من نییە هیچ کاردانەوەیەکی پۆزەتیڤ نەبوو من چیم کرد کە چوومە ژوورەوە نەچوومە پێشەوە لە دوورەوە ئەوەی کاڵێن مەترونیە بۆ 3 مەتر وەستابم داوا فایلەکەم بەدەستەوە بوو لەنا هەمویان گوتی فەرموو مامۆستا هەستی بەوە کرد یەکێکەیە ڕێز لە پێگەکەی ئەگرێت چوومە پێشەوە کتابەکەمدا هەیە وەریگرت 1 2 جارێکی کە ئەمە ڕەنگە ئێوە لە کاتی کار وەکو با بڵێن وەکو ئیداری تووشی ببن بەتایبەت لەوەی لە سەروی خۆتەوە مەترونیوەکە بە تەواوەتی بپارێزە ئەگەر لەگەڵ خەڵکی لە خواری خۆتەوە تۆزە کەمی بکەیتەوە ڕەنگە خۆشیش بێ بۆ ئەو کەسە وازحە ئەمە بێگومان لە ئەتەکێتی شاوایە کە دێنە سەر ئەتەکێت بە هەمان شێوە پاراستنی مەودا زۆر گرنگە مەسافەی چوارەم کە پێوتێ زوونی چوارم پێوتێ پەبلیک زۆن یان کەمن زۆن ئەوە ئیشی ئێمە نییە زیاتر ئیشی پۆلیس و ئاساییشە کە لە شوێنە گشتەکان ئەبینن خەڵک کۆبوونەتەوە بە مەبەستێکی دیاریکراو فکرەیەکیان هەیە ئیتر ناڕزای دەربڕین بێ خۆپیشاندان بێ هەر شتێک بێ لەو بابەتە ئەوە ئێمە زۆر قسە لەسەر ناکەین بەڵام جەختکردن و قسەکردنمان زۆر لەسەر زۆنی سێمە کۆمەڵایەتیە کە چەند بیپارێزی ئەوەندە چاکە ئێستا گوتمان ئامرازەکانمان ژمات دووری نزیکی ئاراستەی جەستە دەم و چاو ئای کۆنتاک لە دەم و چاوە ئەوەی کە زۆر گرنگە ئەگاتان لێ بێ ئێمە چەند تایپێکمان هەیە لە دەم و چاو پێ ئەڵێن ئەکسپرێشن یعنی دەربڕینەکان دەم و چاو ڕوخسار 6 تایپمان هەیە کە وا ئەزانم داروین کاتی خۆی دەستنیشانی کردوون ئەویش دەموچاوی گەشت دەموچاوی تووڕە دەموچاوی خەمبار دەموچاوی بێزار دەموچاوی باندوو ئیتر ئەو 6 تایپە وازە زۆر ڕوونن ئەمەش پێویستی بە زانیاریەکی زۆر نییە بۆی بیخوێنینەوە زۆر ئاسانە زۆر ینی هەر یەکێک بە تەنیشمانە ڕەتە بێڵێن ئەوە چی بوو دەموچاوی زۆر تووڕێە زۆری ئەو ئاسانە بەڵام ئەوەی کە ئاسان نییە و پێویستی بە خوێندنەوەیە پێ ئەگوترێت مایکرۆ ئەکسپرێشن ئەوەی یەکەم ئەکسپرێشنە ئەوەی دووەم مایکرۆ ئەکسپرێشنە ئێمە لە خوێندنەوەی زمانی جەستە ڕاستە ئەکسپرێشن گرنگە بەڵام ئەکسپرێشن زۆر جار خەڵەتێنەریشە زۆر جار خەڵەتێنەرە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە فێری بین خوێندنەوەی مایکرۆ ئەکسپرێشنە عەرە پێڵە التعبیر الدقیق
ئەنێ بڵێن دەربڕینی ورد دەربڕینی ورد زەحمەتە بۆ زەحمەتە بۆ خوێندنەوەی زمانی دەربڕینی ورد زەحمەتترە لە دەربڕینی گشتی شاراوەیە ئەو کەسە تعبیری لێ ناکات بە تەمسیل ئەویش ئەوە بەس لە هێنا ئەوە لە تعبیری ئەکسپرێشنی گەورەیە زۆرتر ئەیکەین بەڵام بۆیش پەنابەینە بەر مایکرۆ ئەکسپرێشن چونکە ئەلەوەیە کەمتر ئەتوانێت ئەو کەسە فێڵی تیا بکات ناتوانێت تحکمی لەسەر ناکات لەبەر ئەوە گرنگە زەحمەتە یەک زۆر خێرایە یعنی ئەبێ بە وردی وا دیقەتی بدەیت لە لەحزەیەکە ئەیبینی و ئەڕوا ئەکسپرێشن ڕایەگری بەڵام مایکرۆ ئەکسپرێشن ڕای ناگری دوو ئەوەی کە باس کرد زۆر وردە زۆر تورکانەکان زیاترە بن ئەلەوەیە خوێندنەوەی چاو تەماشاکەی ئەگۆڕێت چۆن مایکرۆ خوێنیتەوە نمونەی چکەی مایکرۆ ئەکسپرێشن باسەکەم کە لە کتێبەکەی جوو نەڤارۆ هەیە باز لەوەکە جو ئەڵێ من ئەوە بووم مستەشاری خوێندنەوەی زمانی جەستە بووم لە دۆزینەوە و کەشفکردنی تاوان ئەڵێ کەسێک کوژرا بوو ئەم کەسە چەند کەسێکی لەسەر گیرا ئەڵێ یەکێک لە تاوانبارەکان یا با بڵێن گومان لێکراوەکان کە پلەی با بڵێن چوارەم بوو لەوەی کە لە مەسەلەی گومانە پلەی چوار بووە ئەڵێ من ویستم تحقیقی لەسەر لەگەڵ بکەم لەبەر ئەوەی پێم وابوو ئەمە گومانی لێ کرد بوو گوتی بانگمان کرد گوتمان ئێمە چوار چەکت پێ ئەڵێین بزانە بەم بەڕای تۆ لەم چوارچەکە بە کامیان ئەم پیاوە بە کامیان کوژراوە بەس ئەڵێ لە ڕاگەیاندن ئێمە کە باسمان لە کوشتنی ئەو پیاوە کرد ناوی چەکەکەمان نهێنابوو کەس نێزانین بەچی کوژراوە ئەڵێ بێگومان کابرا لە من نیم ئەڵێ ئەزانین بەڵام بەڕای تۆ بە کامیان بە کام لەم چەکانە کوژراوە لێمان پرسی بەڕای تۆ ئەو کەسە بە دەمانچە کوژراوە گوتی ناسان گوتی بەڕای تۆ بە چەقۆ کوژراوە گوتی ناسانم گوتی لێمان پرسی گوتمان بەڕای تۆ بە تەور کوژراوە گوتی نازانم ئاخرشت گوتی لێمان پرسی ئایا ئەم کەسە بە فڕاماڵێنەر وەنێ بە فیپێ ڕاماڵن لەسەربان بەوە کوژراوە گوتی ئەلەوەیە چاوی داخست گوتی نازانم گوتی بەس لەوەیە لەو چەکی چوارەم کە فێرن ئەو کابرا بۆ چەکە کوژرا بوو ئەڵێ بەس لەوەیە چاوی تورکان و تەماشای ئەرزی کرد ئەمجا گوتی نازانم گوتی ئەلەوەوە ئێمە ئەم تاوان ئەم گومان لێکراوە لە پلەی چوارەوە هێنامان بۆ پلەی یەک تۆ تەماشاکە یعنی زمانی جەستە کە ئەی خوێنیتەوە تۆ بڕار نادێ ئەو کەسە یەکسەر تاوانبارە ینی بەوەی کە بتەنیا چاوی تورکان یەکسەر بیبێ بۆ حکمی بەسەرا بێت بڵێ تەواو ئەمە تاوانبارە نە بەوەی کە تۆ کلیلێکت ئەداتێ بۆ دۆزینەوەی ئەو شتە کلیلە ئێستا ئامرازەکانی بڵین دووری و نزیکیمان باس کرد ئاراستەی جەستەمان باس کرد دووری نزیکی کە پێ ئەوترێ پرۆکسیمیتی ئاراستەی جەستە ئۆریەنتەیشن relative orientation باسی ئەکسپرێشنمان کرد نییە باسی ئەکسپرێشن و مایکرۆ ئەکسپرێشن ئەمجا باسی ئای کۆنتاکت نییە
ئەوانەمان من باس کرد مایەوە چی کە زۆر گرنگە ئێستا فیزیکال کۆنتاکت ئەوەی کە ئەنگلیز پێڵێ تاچ عەرەب پێڵێ لەمس وانە کوردی پێڵێن بەرکەوتەی جەستەیی ئێستا بەرکەوتەی جەستەیی بەگشتی زۆر گرنگە لەوەی کە ئەگەر ئێمە نەوعی جۆری بڵین جۆری کۆنتاکتمان لەگەڵ ئەو کەسە خوێنەوەمان بۆ ئەو کەسە چەند باش بێ بەڵام ئەگەر بکرێ کۆنتاکتی جەستەیی لەگەڵ بێ زۆر گرنگە یان ئەگەر بڵێن من ئێستا نزیکم لە هەردوو مامۆستا بەڵام ئاوام کردووە وانە ئەگەر ئەوان پێیان قوبوڵ بێ پێیان خۆشە من دەستمەسە شانیان داناوە معنای ئەمە باشترین شێوازی پەیوەندی ئینسانیە ئەگەر تو نتیجیتیانە بێت یعنی لە دۆخی تراوە بەڵام ئێستا ئەمە هەم نزیکم هەم ئاراسەوە هەم نازانم چی لە تابیری دەموچاو هەمووی تایە بەڵام فیزیکەڵ کۆنتاکت تایە کە زۆر گرنگە لە حاڵەتی قوتابی ناوپۆل دیسانەوە شێوازی ڕەفتارکردن لەگەڵ هەندێک قوتابی بە نزیک بوونەوە ڕەنگە بەس نەبێت وەنیە ڕەنگە فیزیکەڵ کۆنتاکت باش بێ بۆی و هەندێک جار تەنانەت فیزیکەڵ کۆنتاکتی تۆ لەوەیە کە ئاستی جەستەییت چیتە تێگەی بەتایبەت لەگەڵ منداڵە چونکە منداڵ لە ئەساسە لە بناغەیە فیزیکەڵ کۆنتاکتی زۆر بەقووەتە لە فیزیکەڵ کۆنتاکتەوە دەست پێەکە یعنی هەندێک منداڵێ گەورەیشە بن ڕۆژان کە دێتە بۆ ماوە حەزەکات لە نێوان دایک و باشی بخوێتەوە جارێککە پاڵکەوێتەوە بۆ چکە بە مناڵی ئەوەی بیرێکاتەوە زۆر بیری دەکاتەوە چکە کە مناڵ بووە لە نێوان دایک و باشە خەوتووە دوایی ئیتر ئەگەر کەوێتە سەر ژیانی ئەو عایلەیە ئەو خێزانە ژووری بۆ جیاکەنەوە وەنیە ئەڕوا نازانچی ئەڕوا بۆ شارێکی کە دێتەوە بەڵام من دیومە هەندێک جار ئەو منداڵە حەزی کردەوە بە گەورەییش بێتەوە لە نێوان دایک و باشی پاڵکە بۆ چکە فیزیکەڵ کۆنتاکت لە خەیاڵە ئەمێنێتەوە و تا منداڵ بێ فیزیکەڵ کۆنتاکت ئاسانتر و باشترە و کاریگەریشە بێگومان دیسانەوە مەسافەی ژوایە ئاراسەی جەستەی ژوایە ینی ئەگەر تۆ بتێ قوتابیەک تەعاتفی لەگەڵ دروستکەی زۆر گرنگە ئاراسەی جەستەت هەمووی بۆ ئەو بێ و کۆنتاکتی مەسافە تا بتوانێت نزیک بێ ئەمجا کۆنتاکتی جەستەیی دەست تایە زۆر گرنگە بە پێگەی خۆی بێگومان ئەو شتە ئەگۆڕێت لە ژیانی کۆمەڵایەتیمان ئێوە ئەزانن تێکتان باسی تەوقەتان کرد وەنیە باسی تەوقە یەکێکە لەو شتانی کە لە فیزیکەڵ کۆنتاکت لە لەمس بڵین لە بەرکەوتەی جەستەیە گرنگترین شتە لە هەموو زمانی جەستە لەسەر ئاستی هەموو مجتەمع هەموو کۆمەڵگەیەک بە شێوەیە لە شێوەکان تەوقە نمایشەکە و تەوقە ئەچێتە ناو پەیوەندی کۆمەڵایەتی ڕاستەقینە و هەروەها کەوێتە ناو دۆخی ئەتەکێتیشەوە ئەتەکێتیشە زۆر گرنگە تاکە کۆنتاکتی جەستەییە کە زۆربەی زۆری کۆمەڵگاکان ئیقراریان کردووە و بڕیاریان لەسەر داوە باشترین شێوازە بۆ دروستکردنی پەیوەندی باش بۆ دروستکردنی گوزارەی یەکەم ئەندێشەی یەکەم ئەوەی کە بە ئینگلیزی پێڵێن عەرەب پێڵێن ئینطباعی یەکەم الانطباعات الأولى وەنیە ئینگلیز پێڵێ فێرست ئیمپرێشن بۆ دروستکردنیەوە هەمووی لە تەوقەوە دێت و هەروەها ئەشکرێت ئێمە کە باس لە فێرست ئیمپرێشنەکەین ئەڵێ هەموو فێرست ئیمپرێشنێک لە پێنج سانیە یەکەم پێنج چرکە یەکەم دروستە بێ هەندێک ئەڵێن حەوت هەندێک ئەڵێن پێنج هەندێک ئەڵێن سێ بەڵام با ئێمە ناوەڕاستەکە وەرگین پێنج وەرگین ئەگەر لەو پێنج سانیەیە لەو پێنج چرکەیە ئینتیباعی یەکەممان باش دروست کرد من پێڵم ئەندێشەی یەکەم باش دروست کرد ئەوە
بڕۆ بۆ ئایندەیش زۆر باشە بێ ڕەنگەم بێ بە هۆکاری پەیوەندیەکی زۆر باش ڕەنگە ببێ بە هۆکاری پەیوەندیەکی کۆمەڵایەتی لە نێوان پیا و ژنە ڕەنگە ببێ بە هۆکاری پەیوەندیەکی باش لە نێوان دوو کۆمپانی ڕەنگە بێ بە هۆکاری باش بۆ کار ڕۆی بۆ ئینتەرویو کار یەکەم شت کە باسێکن لەگەڵ تا چۆن فێرست ئیمپرێشن دروست دەکەیت یەکەم شت لە جۆری ڕێکردنت دووەم شت لە پێگەی جەستەت ئەوەی کەوتمان پۆستچەر سێەم تەوقە لە تەوقەیە تۆ ئەوە ئەسەلمێنیت کە ئایا تۆ کەسێکی کارای بۆ ئەو ئیشە یان نە چونکە ئینتباعی یەکەم لای ئەو کەسە دروست دەکەیت و احتیمالە ئەو پێنج سانیە ئەگەر خراپ بەکارتێنا 5 ساڵت بوێ بۆ ئەوەی چاکی بکەیت بەڵام گرنگەوەیە چۆن لە تەوقەیە چۆن بەکاری دێنی ئێستا تۆزێ چەند کاتمانەوە مامۆستا پێشەوەی بوەستی 20 باشە لەم ماوەیە باس لە تەوقەکەم و ئەمجا پرسیارەکانی ئێوە بەڵێ تەوقە جۆرەکانی کێشەکانی هەڵەکانی لەگەڵ چی بکەین بۆ ئەوەی تەوقەی باش بکەین جارێ لە جۆرەکانیەوە دەست پێکەین جۆرە تەوقەمان هەیە لەسەر بناغەی دەسەڵات ئەوە زۆر بۆ سیاسیەکان کێشەیە بەس بیزانن باشە ئێستا من دەستم ئەوە هەیە وەنیە ئەم دەستە ئەمە بە گشتی کە ئەیبینن نیشانەی چییە؟ خەڵک چەوسانەوەیە خەڵک بە ئیتاعاتکردن بە خەڵک وەنیە یعنی نیشانەی چییە؟ دیکتاتۆری یعنی دەسەڵات نیشانەی دەسەڵاتە چییە زۆر بەناوبانگ بوو بەمە؟ هیتلەر هیکەش هەیە بەکاریان هێنا هیکە هەیە بە ناوی سەلام و هاوایە کرد سەدام حوسێن هاوایە کرد بەس خۆی هەمان دەستە ئەم دەستە یەکێ لە مامۆساکان بێنە ئێرە بە هینی تەوقە بکەین ئەم دەستە کە دائەبەزێ ئەبێ بە تەوقە ئەوە نیشانەدا کە من دەسەڵاتم هەیە دیتە لە لای سیاسەکان زۆر ئەمە دووبارە بێتەوە ئەمە تەوقەی کەسی خاوەن دەسەڵاتە ئەمەش کەسی بە ئەنگلیزی پێیان سەبمیسیف یعنی تەسلیم بووە ئەمە ئەگەر تەماشا بکەیت ئۆباما ئەفۆهین ترامپ زۆر ئەوی بەکارە پێشش بەکاریان هێناوە بەڵام بە حەقیقەت ئەمە تەوقەیەکە پێڵێن خراپە بۆ چکە یەکێک لەسەرەوەی یەکێکیش لەژێر لە خوارەوە ئەوەی خوارەوە نابێ قبول بکە ئەبێ چی بکە بیگۆڕێ ئاوا بکە نا بیگۆڕێ و ئەگەواش بکە هەر باش نییە یعنی ئەبێ ئاوا بیگۆڕی بۆ ئەبە بەڵام ئەمە ئەگەر لە پێش خەڵک بێ ئەیبینن وەنیە لە پێش ڕاگەیاندن بێ ئەوە هەر مەپرسە تەواوی بینە بۆیە ئێمە ئەڵین ئەگە بتێ بیگۆڕی با بڵێن من دەستم لە ژێرەوەی ئەمێ بیگۆڕم فێڵێکمانە ئێمە لە شانۆ زۆر بەکاری دێنی بە ئەکتەر ئەڵێین ئەگەر ویست جوڵەیەک بگۆڕی ئەو جوڵەیە بکە بە جوڵەی دووەم جوڵەیەکی کە بکە بەدەمەوە نییە عەرەبە لەون تەماشی بەدەمەوە بیگۆڕە ڕاستە خەڵکەکەی ئەیبین بە زۆر کەمەی بینن و ئەویش بیری لێ ناکاتەوە یعنی بە کورتەکە بڵێ من دەستم لە ژێرەوەی وەنیە ئەمێ بگۆڕم چی یەکەم تەماشاکەم وەنیە چیم کرد جوڵەیەکم کرد چوومە پێشەوە وەنیە لەو جوڵەیە دەستم یەکسەر گۆڕی لەگەڵەیە ئەو لەوێت بۆ کام جوڵە بوو بۆ جوڵەی پێم ئەڕوا خەڵکی تەماشای ئەوەکە ئەمان توانم بگۆڕم باشە ئەمە تەوقەی دەسەڵات کە ئەبێ تەوقەیەکی کەمانەیە لەسەر بناغەی گەرموگوڕی هاوڕێیەتی بەزەبت ئەویش ئەوەیە پێ ئەوترێت تەوقەی دەستکێش چۆنە ئاوهایە تۆ جارەوە لابە ئەو ئاوایە ئەمە تەوقەی دەستکێشە ئەوی تر
باشە ئەوەی یەکەم هەندێک جارێ دی دەسەڵات بە چیە شانەوە کە من بڵم دەستم لە ژێرەوە ئاواکەم تێگەیت بەمەش ئەشارێتەوە تۆزێ بەڵام هێشتا هەر ئەوانی کە خوێنەوە زان دەستێک لە ژێرەوەیە ئەمجا دووەم تەوقەی گەرموگوڕی ئەمە تەوقەی چی پێوتێت تەوقەی هاوڕێیەتی گەرموگوڕی پێوتێت تەوقەی دەستکێش چکە دەستم بووە بە دەستکێش بۆ ئەمە کەی ئەیکەیت زۆر گرنگە بزان کەی ئەمە ئەم تەوقەیە زۆر گەرمە زۆر باشە بەڵام تۆ ئەبێ بزانی نابێت تۆ بیکەی لەگەڵ یەکێک پلەی لە تۆ بەرزتر بێ وانە با بڵێن سبێنە یەکێک دێت پلەی بەرزە زۆر بەرزە تۆ کە تەوقەی لەگەڵ کرد ئەو بۆی هەیە ئاوا تەوقە لەگەڵ کە وانە نەک تۆ یان دوو لەگەڵ خەڵکی لە تۆ بە تەمەنتر ئەو کەسەی کە لە تۆ بە تەمەنترە ئەو بۆی هەیە ئەگەر لێبێ هەموو لەمسێک هەموو کۆنتاکتێکی فیزیکی ئەبێ لێی گەڕێی بۆ ئەو کەسەی کە لە تۆ پلەی بەرزترە ئەو کەسەی لە تۆ بە تەمەنترە و هەروەها بۆ ئافرەت هەروەها بۆ ئافرەتیش ئەو سیانە بۆیان هەیە تەوقەی دەستکێشت لەگەڵکەن نەکتەوە ئەوە زۆر خەڵک لەوەیە من زۆر ناو زانکۆ پیاسم کردووە تەلەبە بۆتێتی دکتۆر زەحمەت نەبێتوان وێنەیە بگرن ئەمەم فەرموو یەکسەر ئەو دێواکە ئەڵێ نابێت تەواوکەوێ من ئاوا لە تۆ بکەم چونکە یعنی ئەوە چێتە ناو ئەتەکێتیش لە ئەتەکێت ئەو شانە زۆر دەقیقن ئاگال لێبێ لە ئەتەکێتە هەمیشە ئافرەت ئەولەویەتی هەیە جێگایەکی زۆر تایبەتی هەیە لەبەرەوە ئێمە ئەڵێن دەستکێش نابێت لە دەستت بێ کە تەوقاکەی بەڵام ئافرەت بۆی هەیە بە دەستکێشەوە تەوقە بکە ئێمە ئەڵێن کە تەوقا لەگەڵی کێکەیت دانیشت بێ هەستیت تەنیا ئافرەت بۆ هەیە بە دانیشتنەوە تەوقە بکە کە پیاوە ڕوا دانیشە یەکەم کەسەبێت کورسی بۆ ئافرەت دابنێ نەخۆی دانیشێەوە ئافتەکە ئەوم دیوە ساری بۆ بکەیتەوە تر ئیشمان زۆرە باشە ئێستا ئەو دوو تەوقەیەمان باس کرد ئەمجا تەوقەمان هەیە لەسەر بناغەی وزە هێز کە ئەمەش بە خۆی کێشەیە بە تایبەت لەگەڵ بە بنەمای جێندەر تەماشاکەم ئێستا دەست چەند بگوشین دەستی یەک ئەگەر دەست زۆر بگوشین کێشەیە ئەگەر دەست هیچ نەگوشین و دەستمان سارد بێ خاو بێ تو بڕۆ لانشەبای ئیسلاحەت بکەیت ئەگەر دەستمان خایم بێ سارد بێ بە پێگوترێت تەوقەی ماسی تەوقەی ماسی زۆر تەوقەیەکی خراپە زۆر جا ئافرەت ناچارە تەوقەی ماسی بکا بۆی پیاو بەرامبەری پیاوەکە دەستی زۆر نەگوشێت چونکە دەستگوشین زۆر جا خەڵکەیە مەسەن وەرزشەوانەیان کەسێکی سەربازی بە قووەتەوە هین دەستت من خۆم بەسەر ماتووە جارێک تازە هاتبوومەوە لە سوید برادێکم لە زێرەڤانی بووی تردەوە تەوقەی لەگەڵ کردمەوانە دەستی هێناموانە بە حەقیقە زۆر ئازار پێش ماوەی وەستام هەراوامە کرد وتی دکتۆر خێرە دەستت شەوتم وەڵاوە وەختی خۆی تووشی حادیسەیە بوو بەڵام بێگومان ئەمە ینی ڕووەدا لەبەرەوەی ئەم تەوقەیە ئینگلیش پێڵە کراشەر ئەنی کراشێک ئەوە نییە و هەندێک زاریش بۆ خۆشی پێڵێن تەوقەی بلدۆزەر ینی دەستی ئەو کەسە وەکو بلدۆزەر وایە ئەگەر زۆر لە جەماعەوە کەسمان تیانێت تەوقەی بلدۆزەر بکەوازان بەڵام ئەگەر هەر کرا لەگەڵ ئافرەت نەبێ لەگەڵ منداڵ نەبێ لەگەڵ خەڵکی بەتەمەن نەبێ لەگەڵ خەڵکێکیش بزانی نەخۆشە نەیکەی باشە بەڵام خۆی هەر نەیکەی باشە باشترین ڕێگاوەیە بزانی وزەی چۆن وزە بەکارێنی وا بێت دەستت ینی تەوقەی ماسی نەبێ سارد بێ بۆڵێن ماسی چکە ماسی کە دەرێت هێنا مردووە ئەنێ ساردیشە نەماسی بێ نەبلدۆزەر بێ بزانە بەرامبەرەکەت پلەی وزەی چەندێکە بە تەوازن لەگەڵ ئەو پلەی وزەیە ئەو بکە ڕەفتار بکە
ئێستا آخر شت باس لەوەکەین تەوقە چۆن بێ باشە چۆن بێ باشە ئەو شتانێک کە باسمان کرد ئێستا زەحمەت نەبێ تەماشاکەم بەش وتمان ئێمە وتمان یەکەم شت مەودا وەنیە دووری نزیکی یعنی لە مرەبعێکە وەسین لە چوارچێوەیەک ئەم چوارچێوە دەستمان ئینەکات وەرە پێشوە زیاتر تەماشاکە ئەمە ئاگا لێیە ئەمە ئەم مەودایە دەستمان دەستنیشانێکات چیترم کردووە ئێستا بەس زەبێت ئاراستەی جەستە بەداخەوە خەڵکێکی زۆرمان ئاواتەوە قاکەن دیتانە وەنیە و هەندێک جواشەکە چۆنی کاکە جیان سەحەتت لە چی هایت لە تەوقەرەکە منەکە بەس لەگەڵ یەکێکە قسە هەندە جاواکە ئەوەکە خەڵکێکی زۆر بەمە بێتاقەتە بن عاجزیشە بن ئینتباعی یەکەم کە هەڵێین بە تایبەت ئەگەر یەکەم جار بێ بڕۆتەوە تۆقەیە زەرەری زیاترە لە قازانجی من جارێک زۆر شۆم باسم کردووە ئەکتەرێکی سویدی لە بۆنەیەک بووین لە کۆنفرانسێک دانیشت بوو زۆر بێزار بوو دانیشتووە ئاز بوو وتمەوە بووە بێتاقەتی چییە وتی فڵان کەس کە تۆقەی لەگەڵ کردوم هاوکار لەگەڵ یەکێکە قسەی کردووە وتم لەبەرەوە بێتاقەتی وتی چۆن وتم جا تۆ لە کوردستان بی هەموو ڕۆژێ بێ عاجز بی لە خەڵک ئەوە زۆر گرنگە چکە لە ناوە ئەیبینی نەوشتە لە ناوە حسابی بۆکەین ڕاستە پێمان ناڵێن بەس لەبەرەوە یەک وتمان مەسافەی نێوانمان دوو ئاراسەی پێمان زۆر گرنگە گەوتێ تۆقەی باش بکەیت و بە تایبەت لەگەڵ خەڵکی گرنگ سێ ئای کۆنتاکت چاو قەت ئاوا تەوقە مەکە لەگەڵ کەس هەیەت ئاوا تەوقەکە واش زانێ ڕێز پیشانەدا احترام پیشانەدا نە چاو زۆر گرنگە چوار بڵێ دەموچاوی کراوە بێگومان دوای زیاتر باسەکەم دەموچاوی کراوە زەردەخەنە ئەکەوێتە سەر ئەو حاڵەتەیش ئەو شتانەی کە باسیەک کرد وەنیە بۆ نمونە تۆ ئەگەر خوا نەخواستە لە پاش تازیەک سەرخۆشی لە یەکێ بکەیت بێگومان دەموچاو تعبیری جیاء بێت چوار کە زۆر گرنگە چەند جار دەست ئاوا لێ بکەین سێ باشترینە ئەگەر زۆر شتێک بوو پێنج نەک زیاتر سێ بۆ پێنج ئەمجا دێنە سەر تاچ چییە لەمس وەنیە معنایەوەیە ئێمە پێست بۆ پێست و بۆ معنای یعنی نابێ هیچ شتێکە بێ لە نێوان دەستمان ئێوە زان خەڵکەیە جاری وا کریری هەڵگرتووە جاری وا بە تەسبیحەکەیەوە تەوقە بە تەسبیحە تەوقە کچەکان زۆرتر بە کلینیکسەوە بە کلینیکسەوە ئەمانە هەمووی نابێ هەبێ ئەبێ پێست بەر پێست بکەوێ بۆیە ئەڵێن تەوقە گرنگە ئاخر شت هەموو تەوقەیەک پاکیجێکە لە کۆمنیکیشن یعنی ئەگە پرسیارەکە ئەڵێ چۆنی چاوەڕێ بکە بەرامبەر پێ بڵێ باشم سوپاس یان خراپم یان نازانم چی کەس ناڵێ خراپم ئەگەر ئەو پرسیار لێکە وەڵام دەوە وەنیە ئێستا بڵێن کاک ئەحمەد چۆنی کاک ئەحمەد پرسیار نییە لێم پرسیوە تۆ چۆنی وەنیە چۆنی کاک ئەحمەد ژی سپاس دەکەم خۆش بیاخۆ بەڵام ئەگەر لێ بە خەڵکێکی واکە چۆنی کاک ئەحمەد چاکی سەحەتە چۆنە خۆت چۆنی دایکە چۆنە باوکە چۆنە مناڵەکان چۆنە ماوەیەکە نادبین ئێتخوا لە چیایی ئەوە وەک ئەوەیە کە ڕوویتە ماڵێک سەد جاڵێ بەخێر بی نانەخۆێڵێ یاخوا بەخێر بی هەنیە باشە ئێستا تەوقەکە ئەوتمان نیشانەکانی تەوقەی باش ئەمانن ئەوانەی کە باسمان کرد لە خوێندنەوەی زمانی جەستە دووری نزیکی ئاراسەی جەستە کۆنتاکتی چاو دەرەجەی بڵێن ئاستی پلەی وزە
لەگەڵ کۆنتاکتی بڵین پاکیجی کۆبنی سیاسەکان زۆر لەمە تووشە بن زۆر جار خوێندنەوەی نەگەتیڤیان بۆ ئەکرێ بەهۆی ئەم جوڵانەوە کە لە کۆنتترۆلی خۆیان دەرەچێت باشە ئێستا بە پێی ئەو شتانەی کە باسمان لێوە کردن تەماشای ئەم وێنەیە بکەن و خوێندنەوەیەکی بۆ بکەین یەکەیەکی خوێندنەوەیان بۆ بکەین و بە پێی ئەوە باز لە کرانەوە و لە داخستنەکەین لە دۆخی ژیانی ڕۆژانەمان کە ئەکشێتە ناو بواری ئیداریەوە زۆر باش ئەوەی یەکەم چی ئەتوانێت تێمانگەێنێ ئەگەر بە پێ شتانە باسمان کرد چۆنێ خوێنیتەوە ئەوانەی کە قسەیان نەکردووە فەرموو بەڵێ لێوە دەست پێ بکە باش زۆر ناڕەحەتە غەمبارە شتی لە دڵایە بە چی ئەزانین یعنی لە ڕێگای زمانی جەستەوە ئەزانین بە دەموچاویشی زیاتر دیارە کرد دەموچاویشی مطابقە لەگەڵ جەستەی پێیەکانیشی ئێستا ئەم دانیشتنە تەماشاکە یەک ئەم دانیشتنەوە پێوترێ جەستەی داخراو بەڵام نیو بۆ چکێرم کراوەیە ئەگەر دەموچاویشم کراوە بێ ینی گەشت بێ وەنیە ئەوە تەواو ئەڵێن نیو داخراوە کەی ئەبێ بە کامل کەی پێیشم ئاوا بوو ئەمە پێوترێت لە زمانی جەستە پێوتێ فۆر نمبەر فۆر بۆچی وەکو چوارەوە نییە چوارەوە نانووسێ ئەمە پێ ئەگەر فۆر و ئەمەش پێوترێت دەرع ئەمە دەرع ئەگەر چوار و دەرع یەکیان گرت ینی تەواو ئەو کەسە ئەڵێ نەیتە پێشەوە تۆم ناوێ ئەگەر ئاوا دانیشتو بوو قسە ئەوە معنی داخستنی تەواو ئەمجا ئێستا ئەمە ینی کولیەن داخراوە جەستەی پێمان ئەڵێ لێگەڕێ نێگەتیڤە شتی شاراوەی هەیە ناوێ دەری بڕێ یەک خۆی ناوێشت دەربڕێ دوو ناوێ پێشوازی لە ئێمەش بکە لە خەڵکی تر بکە ئەم دانیشتنە ئەمە زۆر گرنگە ئێستا ئەگەر دوو کورسی لێرە هەبن یەکێک لێرە و یەکێکیش لەوێ دوو کەسیش بێ دانیشێت یەکێک لەم لا دانیشتووە یەکێکیش لەولام وەنیە ئەگە من ئاوا دانیشتبم من ئاوا دانیشتوم ئێستا ئەمە لای ڕاستمە ئەوش لای چەپمە جەستەی من ئەگە بیخوێننەوە هاوسۆزیم بە معنای تعاتف وەنیە هاوسۆزیم بۆ کێ زیاترە بۆ ئەملا وەنیە ئەمە زۆر گرنگە بەداخەوە خوێنەوەیکی زۆر ئاسانە بەڵام زۆر جار خەڵک دەرکی پێ ناکە کە دائەنیشن بەتایبەت لە پانیێلەکان ئاوا دانیشن معنای ئەم لامان بۆ ئەم لاوە زیاتر کراوەم بۆ ئەملا ئەمە حەج بێکەم ئەم منتیقەیە ئەوە حەج بکەن یعنی ئێستا بڵێن من ئاوا دانیشتوم ئەم لام یەکێکە ئەو لامەوە دوای قسەکردن گۆڕا وەنیە ئاوام لێ هات یعنی من چی مێستا لەم حاڵەتە محایدم
ئەگە تۆزێک ئەوەی ئەم لا زیاتر قسەی بۆ کردم و ئاوام کرد ئەمجا ئەو لاهینەکەم ئەمە بەتایبەت لە مەسلەی جێندەرە ئەم دانیشتنە زۆر زۆر مهمە و لە حاڵەتی حتا لە ئارەزوو بۆ نمونە ئەو کورسەی تەنیشتم بەتاڵە تۆ دێتە ژوورەوە پرسیڵێت دکتۆر زەحمەت نەبێ ئەتوانم دانیشم ئەڵێم فەرموو دانیشە تداخلم مەکە هناك لە کاتی باش شتێک بنووسم بینێرم بۆ عینەکە بۆ پێشکەشکارەکە ڕۆشتم ژوورێکە بوو بینایەکە بینایی دەستوری معماری ئیسلامی کۆن دروستکراوە زۆر جوانە چوومە قاعەیەک وامزانی چۆڵت دەرگام کردەوە بە ڕێوەبەری ڕۆشنبیری لەگەڵێکێکیکە دانیشت بوو چوومە ژوورتم بە ڕوخسەتان دانیشت و قاوایان نەخواردەوە وتم ئەتوانم خۆی زعاجتان ناکەم وتیان لا دکتۆر تفەضل کە من دانیشتم دەست کرد بە نووسین هێشتا دەستم پێ نەکرد و یەکسەر زوو شتەکە نووسی بەپەلە دەرچم وتیان بۆ دکتۆر بۆ وتم من لەو سیگناڵە تێگەشتم کە فعلا ئەیانەوێ بەتەنێ بن نابێت لەبەرەوە خوێندنەوەی ئەمان لە حتا لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنەکانمان زۆر کێشەی تایە زۆر کێشەی تایە لەو ماوەی چەند ساڵە بەر لە ئێستا یەکێ لە برادەرەکانم درامایەکی ئیخراجە کرد بۆ تەلڤیزیۆن دیمەنێکی تایە بوتی حەزەکەم دانیشت تەماشا بکەم منیش دانیشتم تەماشا بکەم دیمەنێکی تایە بوو ژن و پیاوێک بوون لە ڕێستۆرانێک دانیشت بوون یعنی لە یەک نزیکە بوون یەکیان خۆشەویست بەڵام لەژێر مێزەکەەوە من تەماشام کرد هەردووکیان پێیان دژ بە یەک بوو زۆر دژ بە یەک بوو وتم ئەم دوو ئەکتەرە خۆیان کە بەدەر لە دیمەنەکە بەدەر لە دراماکە وتم ئەم دوو ئەکتەرە خۆیان پەیوەندیان باشە بە یەکەوە وتی ناوەڵە زۆر ڕخان لە یەک وتم دیارە وتی چۆن وتم ئەگە تەماشای پێیان بکەی بە لەژێر مێزەکەوەیە ئێستا بۆیە لە زۆر شوێن مێزیان کەش هین کردووە مەکشوف دایان ناوە بەتایبەت لە بواری بزنێس و سیاسەتوانە بۆ ئەوەی بیخوێن چکە باشمان کوتمان پێ زۆر گرنگە ئەوەی تۆ ئەیشاریتەوە لە پێ دەموچاو ئەینی ناکەی ئاوا دانیشە تۆ زیاتر باسێکم دوایی ئەمە بۆیە لە ئەوەی یەکەم گوتمان باشە دووەم لە چاوەڕوانی بەڵام دەستێت چۆن دەخوێنیتەوە چێ بڵێ دەستی هەڵبڕی چاوەڕوانی وایە بەڵێ چاوەڕوانی بێدەسەڵاتیە تەبعان بێگومان ئەی جەستەی کراوە یا داخراوە بەما هەر بۆ مەستەڵەح بیزان فەرموو هینە هەست بە شتێکە کا بە زەنبێک بە تاوانە بەڵام وەکو گوتمان ئەگەر ئەمە داخراوی تەواو بێ دەرع و نییە ئەمە پێ ئەگوترێ نێو داخرا بەتایبەت ئەمە زیاتر ئافرەتان حەزی لەکەن و بەتایبەت کاتێک کە قات لەبەرەکەن ینی بڵێن تەنورە و چاکەت و ئەوە ئەم حەرەکەیان زۆر پێ مەقبولە پێ جوانتریشە لە دانیشتنیشە حەز لە دانیشتنی نوسفی ئەکەن یعنی ئەم دانیشتنە چکە بۆ بە حەقیقەت یعنی تەفسیرەکەیە کە ئاراستەی هەیە چی لە بیرکردنەوە چی لە داهێنان چی خەریک بوون بە دووشت ئیتیجاهێک بۆ ئێرە ئیتیجاهێکیش بۆ ئەو لە پیا و هێنا ئەوە لەبەرەوەشە لە خوێندنەوەی زمانی جەستەویش پیاو ناتوانێت بۆ تەفاسیل باش بڕوا ئافرەت زوو بۆی ئەڕوا بۆ یعنی یەکەم شت کە ئافرەتی خوێنێتەوە نیەتی پیاوەکە
وانە ئارەزوی پیاوەکە بیر لە چیە کاتەوە بەڵام پیاو یەکەم شتکەی خوێنێتەوە لە ئافرەت جوانی و سێکسوالیتیەیە ئیمجا ڕا بۆ شتیکە لەبەرەوە شتە جەوهەریەکانی لە دەست ئەچێت ئافرەت زووتر بۆ شتە جەوهەریەکە ینی لەبەرەوە نیەتی پاک چاوی پاک ئەو شتانە ئەکسەر ئەی خوێنێتەوە بۆیە حەرەکە نوسفی ئەمە زۆر باوە وانە بۆ شەڕ ئامادەیە پێوتێ تەحەدی مسەیترە تەحەدیە ئەمە لەکوێ زۆر ئەکرا وەختی خۆی لە سینەما لە فیلمی ئەوە ئێمە پێمانەوە عیسابە وێسترن غەربی غەرب وانە عادەتەن مەسەلەن کابرا لە ماڵ دانیشتووە چەند ئەسب سوارێک هات بەرەو ماڵەکەی ئەچووە دەرەوە یەکسەر کاوەس ئاوا ئاوەستا یا ئاوها کاوبۆی فیلمی کاوبۆی بۆ یەکەم ئیبرازکردنی تەحەدیە سینگ دەرپەڕانە دوو دەستی لای دەمانچەکانێتی سێمە مناڵین بیرمان دێکە چوون بۆ فیلمی عیسابە ئەومان زۆر پێخۆش و ئەوە دەستی وا لێ کرد و یەکسەر ئاوایە کرد ئاوان چۆن واکە نەمازانی فێڵی کامیلیشی تایە بەسێن زۆر بەلامانەوە مهم بوو هەتا لە ڕێگە هاتین و هەروەمانە کرد ئەوەی ئەمجا چوارەم ئەم پۆزیشنانە زۆر جار ئەیبینن لە کاتی کاریشە لەگەڵ چەند پۆزیشنێکی ترە هەمووی نییە ئەمە بەڵام ئەمە سەرەکیەکانن لەمانەوە چینە ناو دۆخەکانی چۆن؟ أي أكيد ذاك مو ذاك الرابع أي بس شنو اللي هو يعبر عن الجسد ما عدا طبعا بالتأكيد هو يشغل بالضبط بيمنت طبعا أو معنى يعني مثل ما هي تفضل عدم الاكتراث اللامبالاة وعدم الاكتراث بيمنتي بيباشي بو تماشاكا بێمنەتی بێباچی ئەوانەی کە بێمنەتن بێباکن زۆر جار بیخوێنەوە کە ئەیانەوێت جەستەیان فەزایەکی گەورەتر مەسەن لە جاتێ ئاوا دانیشە ئاواکە گەورەیە کاتەوە و ئەمە ئێمە باسی زمانی جەستەی درۆزنمان کرد وەنیە زمانی جەستەی درۆزن هەمیشە ئینکیماشیە یعنی بۆ ناوەڕانی مەسە کاوەستێ ئاوا ئاوەستێ ینی بۆ هەتا بتوانێت کەمتر ئاماژە بکە کەمتر حرەکات بکە جوڵە بکە کەمتر خوێندنەوەی بۆ ئەکرێ کەمتر کەشفە بێ لەبێت تەماشاکە ئەوانەی کە ڕاستیە شارنەوە کەم دەست بەکارهێنن بەڵام ئەوانەی کە ڕاستی ناشارنەوە کراون دەست بەکارێنن ئاماژەکەن بۆ ئەوەی خوێندنەوەی جیاوازیان بۆ نەکرێت یەک تۆز دەنگن بەرزکە بۆ ئەوان ژیان لێبێ بەڵام لە هەموو حاڵتەکە تۆ ڕاستیەکە ئەزانیت خۆی ئینسان لە زانینی ڕاستی هەرگیز زیان ناکات زەرەر ناکات ئەوەیە ڕاستە ڕەنگە هەندێک ڕاستی تاو بن وەنێ بەس هەر باشە هەر باشتر ئینشاڵڵا باش بزانیم بەلانی کەمەوە ئەمجا کەوتم یعنی ئەوانەی کە جەستەیان ئینکیماشیە ئەگەری درۆ ئەگەری شاردنەوەی ڕاستەکانیان زۆرتە بە پێچەوانەی لاموبالات وهروە ئێمە دوو نوعمانەوە کەشمانەیە پێیان ئەڵێن ئەوانەی کە فشارەکەن خۆی درۆکە بەس خۆی خۆشە یعنی شت ناشارێتەوە بەس پێی ئەوەن زمانی فشەکەت مەسەڵەن تەماشاکەیت ئەویش بە هەمان شێوە ڕاستە درۆکە بەڵام ئەیەوێ مەساحەیەک گەورە دروست بکات لە جاتەوەی بڵێ من ئەڵێ وەڵام من وڵای چی بڵێم ئەوە نییە مەسەڵەن کە
کە جوابی پرسیارەکە داتەوە یا سەلام ئەڵێ بەڵێ گیان سەلام سەر چاوم چەکەی فەزایەکی زۆر ئەوە پێ ئەوترێت بڵێن پۆمپێس بە ئینگلیزی فوی تاکراوە زۆر سوو خۆی زۆر لە نەرجیسەکانیشە ئەوە ڕوەدا اینجا ئەمە تەماشا کەچی فەزایەکی داگیر کردووە دەستی جەستەی پێی ئافشێ بەدنیادێت و هەموو ئەمانە پیشانەدا کە یعنی بڵێن ڕەنگە لەو بترسن لە حسابی گەورە بۆ ئەو بکەن بەڵێ یعنی تۆ دیقەتی پیاوە بدە ئەوە بە لە یوتیوب هینەکەی زۆر جوان لەسەرەوە پیاوێکە ڕێیەکە ئەو بەڕا بەڕێوە ئاوا ڕژەوە لەولا تەماشاکە کشێک دێت ئافرەتی جوان دێت ها ئەم ڕێکردنەوە لێکە یەکسەر ئەگۆڕێ لە حیوانیشەوایە ئەوە لە ئاژەڵەکانشەوە لە ئاژەڵیشە ئەو شتە هەیە ینی بڵێ سەرنجڕاکێشانی بەرامبەر اینجا ئەوە ئێمە لە چی ئیسفادەی لەکەین لە پێگەی ئیداریە لە ئینتەرویە بۆی ئەڵێن ئینەکانی خۆت ڕاگرە ینی ئەو شتانە بزانم ئێستا دێنە ناو بابەتێکە لە پۆل لە سوودی لێ بینن ئەویش بابەتی ئەوەیە چۆن جەستەمان باش بەکاربێنین وەک ئامرازێک بۆ گەیاندنی بابەت ئەمە دوو ئامرازمانەیە کە ئێستا من لە پێش ئێوە قسە دەکەم دوو ئامرازمەیە بۆ گەیاندنی ئەم بابەتە یەکەمیان زمانی جەستەمە دووەمیان دەنگمە ئەمجا بەشێکی زۆری پسپۆڕانی کۆمنیکیشن باز لەوەکەن کە ئەڵێن ئامرازی جەستە گرنگترە لە ئامرازی دەنگ یەک لەو پسپۆڕانەی کە توێژینەوەیەکی باشی زانستی لەسەر ئەم بابەتە کرد یەکێک کە بە ناوی ئەلبێرت مەهرابیان لە ئەمریکا ئەو ئەڵێ 155 گەیاندنمان کەوتۆتە سەر بەکارهێنانی جەستەمان 138 گەیاندنمان پشتەبەستێ بە دەنگمانەوە لە ڕاستیە من پێم وایە تەنیان لە دەرزگوتنەوە بۆ مامۆستا لە گەیاندن هەردوو بابەتەکە ڕەنگە هاوشانی هەردوو ئامرازەکە ڕەنگە هاوتەریپی یەک بن بەتایبەت دەنگ لە دوای جەستە کە باسەکەین بەتایبەت بۆ مامۆستایانی ئافرەت زۆر جار کێشەیە زۆر جار دەنگ ناگات لەبەرەوە ئەوەی ماوەتەوە لە کاتەکە ئەمڕۆ سبەی نێش باس لە ئامرازی جەستە ئەەکەین لە گەیاندن لە بەکارهێنانی جەستە لە دەستگوتنەوە لەگەڵ بەکارهێنانی دەنگ ئێمە کە ئەڵێن جەستە دوو چەمکمان هەیە دوو چەمکمان هەیە لە جەستە چەمکێک پێ ئەڵێن جەستەی کراوە چەمکی دووەم ئەبێ چی بێ جەستەی داخراو بێت چەمکی یەکەم پێویستە بۆ مامۆستا بۆ وتاربێژ بۆ ڕاگەیاندکار بۆ سیاسەتمەدار بۆ هەموو ئەو کەسانەی کە لە پێش خەڵک ئەوەستن و بڵێن پەیامێکیان هەیە ئەیگەێنن یا دەرسێکیانەیە ئەیگەێنن نیشانەی زمانی جەستەی کراوە چییە؟ جەستەی کراوە بە چیە ئەزانین جەستەیەک کراوەیە یان جەستەیەک داخراوە یەکەم شت کە ئەڵێم جەستەی کراوە ئەلێرەوە دەست پێ ئەکات ئەمە سەنتەری جەستەیە ئێرە کوێیە؟ دڵە وانە دڵە و سینگە یعنی باشترین شێوازی جەستەی کراوە کە ئەبێ نمایشی بکەین لە کوێوە دەست پێ بکەین لەوەی کە ئەم مەنتیقەیە دانەخەین بە چی دایەخەین؟ بە دەستەکانمان بێنە پێش چاوت ئەگەر میوانێکت بێ پێشوازی لێ بکە یا تۆ خۆت بە میوانی کە ئەڕۆیت
ئەو کەسێک کە دەرگات بۆ کاتەوە و ئەتباتە ژوورەوە بەم شێوازە فەرموو بەخێر بێ بەسەر چاو نییە چی ڕوەدا جەستە لەم حاڵتە چییە کراوەیە کەواتە تۆ پێت خۆشە بەم شێوە پێشوازی لێ بکەیت معناوێت تۆ ئەو کەسە حتا قسەیش نەکا حتا بەس بەسەر ئاوا بکە باوەڕی پێەکەیت بەڵام ئەگەر ئەو کەسە دەرگای زمانی چەند شرین بێت یا ڕەبی بەخێربێ بەسەر چاو بەڕاستی پێم خۆش بوو هاتی معنای تۆ باوەڕی پێ ناکەیت ڕاستە بە زمان پێ دەڵێ بەڵام جەستە داخراوە سینگت دڵت و بە کوردیش ئێماڵێن یەکێکە باش پێشوازیمان لێ کاوشتەکانمان وەرەگرێڵێن بە سینگێکی فراوانەوە وەنیە گوێی لێگرتم ریلاکتنتلی دەردەڵیتەوە پێت خۆش نییە بە زۆرم لێ بە تۆبزیە ئەوە پیشاندێک کە بێزاری تااقەتی جەستەت لە یەکەم دیمانەوە لە یەکەم هاتنە ژوورەوەت ئەوە پیشان نادا کە پێت خۆشە بۆیە نشکردنی جەستەی داخراو لە پێش قوتابیە لە وتاربێژیە لە ڕاگەیاندنە لە سیاسەتە لە هەموو ئەوانە شتێکی زۆر خراپە ڕەنگە تۆ پسپۆڕێکی زۆر باشبی ڕەنگە لە بابەتەکەی خۆت زۆر باشبی بەڵام جەستەت ئەگەر جەستەی داخراوت بەکارێنە جەستە وان ناڵێت لێرە ئەوە کێشەکەیە چوار نیشانەمان هەیە بۆ جەستەی داخراو ئەگەر بمانەوێت جەستەی کراوە نمایش بکەین ئەبێ بزانین جەستەی داخراو نیشانەکانی چین بۆ ئەوەی نەیانکەین باشە زەحمەت نەبێ ئەتوانن هەموو بۆستن سەر پێ دە باشە تۆزە حرەکات بکەن مەسەن ئاوها ئەمجا جوڵە تۆزەی دۆستان بجوڵێنەوە بۆی ئەو خەواڵویە بەرتاندا ئەو نییە طبعا باشترینیان ئەمەیە بۆ ئاسمان ئاوای لێ بکەیت وە بیبێتە دوایە دەست بێتە دوایە تۆزێ لە ناوەڕاستی سەرت بێ بزەبەوە باشترێ زانم مامۆستا ڕاستە دەی ئێزام تۆ پێیان کە مامۆستا لەسەر نوشکی پێ تەواو فەرموون هەستم کە تۆزە خەواڵوو بوون وەنیە با دیارە جا ئێوە نابێ خەواڵوو بن با لەو تەمەنە ماشەڵڵا من بەیانی زواتمە تۆ سەعات بەمێوە لە ڕەنگە بڵێم لە دوێنێەوە وڵای لە دوێنە و نیوەوە هەمووی 2 سەعات نووسم بۆ تەمەنە ماشەڵڵا چۆن دێ باشە من تەمەنم چەندە بە تەقدیری زۆر باش 62 ئەنیە معقولە 62 باش 72 بەڕاست زۆر خۆی ئەگەر لێکی نەدەیتەوە ئەوە جیایە ئێمە هەموو کەسێک 3 تەمەنی هەیە یەکێکیان تەمەنی سایکۆلۆجیە یەکیان تەمەنی فیزیۆلۆجیە یەکێکشان تەمەنی فیزیۆلۆجیەکە ڕقەمە تەمەنێکەوەیە خەڵک چۆن نەتبینێ مەسەن یەکێکە بینێ تەمەنم چەندە مەسەن مامۆستا ڕێژان گوتی 62 ئەوە من وا ئەبینێ ئەو تەمەنێکە خەڵک وا ئەمبینێ
بەس خۆی لە ئەسڵا تەمەنی فیزیۆلۆژیم 72 مەسەڵەن تەمەنێکی کە هەیە خۆم چۆنە بینم هەیوا هەیە تەمەنی 20 ساڵە لێ پرسەوت ئەڵێ وەڵای هەستەکەم تەمەنم چییە هەستەکەم پیر بوو وەنیە ئەوەش تەمەنی جا سێ تەمەنمان هەیە سێ جەستەمان هەیە ئەسڵا جەستێک لای خۆمان جەستێ لای خەڵک جەستێک ئەسڵێکەیە باشە بۆ ئەوەی لە پۆلە زمانی جەستەی کراوە بەکاربێنین کە زمانێکە پۆزەتیڤە کە کاریگەرە کە مەسجە گەێنێ کە ناوەڕۆک گەێنێت کە باشە کە ١٨ سەرکەوتنمان وەکو مامۆستا لە پۆلە لە ژیانی کۆمەڵایەتیشە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی چۆن جەستەمان وەک جەستێکی کراوە بەکاربێنین ئەگەر ببی بە پرۆفیسۆریش ببی بە پسپۆڕێکی زۆر باش تەواو لە بابەتەکەی خۆت سەرکەوتوبی بەڵام جەستەی داخراو پیادە بکەی لە پۆلە و لە هەموو هەتا لە زانکۆشە فایدەی نییە زۆربەی زۆری ئەو مامۆسایانەی کە سەرکەوتون لەبەر ئەوە نییە زۆر پسپۆڕن لەبەر ئەوە نییە زۆر زانیاریان لەلایە تەنیا لەبەر ئەوەیە زمانی جەستەی باش بەکارەهێنن ئەتوانن شتەکەیان بگەێنن قەنەعەت بە بەرامبەر بێنن کە مامۆستایەکی چاکن بەڵام خۆی ڕەنگ هەیە مامۆستا هەبێت لە ڕووی زانیاری و لە ڕووی پسپۆڕایەتیەوە زۆر لەوان باشتر بێت بەڵام نایگەێنێت ئەمیان ئەیگەێنێ گەیاندنەکەش بە جەستەیە و بە دەنگە ئەیش تکایە جەستەی کراوە بەکاربێنە ئێستا تەکنیکەکانی جەستەی کراوە باسەکەین جەستەی کراوە بۆ ئەوەی نمایشی کەی بۆی پیادەی بکەیت گەلێک گرنگە بزانی نیشانەکانی جەستەی داخراو چییە بۆ ئەوەی نەیانکەی ئێمە لە منداڵیەوە ئیتر بە حکمی کۆمەڵگە بە حکمی خێزان بە حکمی قوتابخانە بە حکمی دابوونەویت هەموو شێوازەکانی جەستەی داخراو فەرز کراوە بەسەرمان ڕاهاتوون لەسەریان تەمەنیان زۆر درێژە بە ئاسانی نەجاتمان نابێت لێیان بەڵام ئەگەر بیانزانین ئیشیان لەسەر بکەین و ڕاهێنانیان لەسەر بکەین ڕۆژانە لە ئیشەکانمانە پیادەیان بکەین بە حەقیقەت بە ئاسانی ئەتوانین خۆمانیان لێ ڕزگار بکەین و شێوازێکی باش پیادە بکەین 4 نیشانەمان هەیە لە نیشانەکانی جەستەی داخراو یەکێک لە پسپۆڕانی کۆمەنیکیشن پێیان ئەڵێ 4 نۆز 4 نە ئەم 4 بەکارمێنە عەرەب پێیان ئەڵێ اللاءات الأربعة اللاءات الأربعة هەموویشی بەدەستمان ئەیکەین هەمووی بەدەست بەیچی کە نییە یەکەم وەستانی لەم جۆرە ئەمە عەرەب پێ ئەڵێ وەرەقەت التین ئینگلیز پێ ئەڵێ فیگ لیف پۆزیشن وەستانی گەڵای هەنجیر یان زۆر جار پێیان پێ ئەگوترێت فۆتۆگرافی پۆزیشن بۆ چکە لە حاڵەتی فۆتۆگرافی کە خەڵکە وەستن بێکەوە وێنەیەکتانەکەی هەمویان واکەن وەنیە تەماشا کە زۆربەی وێنەکان خەڵک وەستاون ئاواکەن لەسەر تەلەڤیزیۆن لەسەرینە لەکوێ پرسە جیایە ئیشە باسیەکەمەوە ئێمە ئاگال لێ باسی ئەم وەستانە ئەکەین لە دۆخی کۆمەنیکیشن یەک کەس نا یعنی با بڵێن یەکێک مەسجە گەیەنێ یەکێک دەرزەڵێتەوە یەکێک پەیامێکی هەیە یەکێک وتار دەڵێتەوە تەنانەت دوکاندارێک کە شتە فرۆشێ چونکە هەموو ئەمانە بەیەکەوە هەمویان بابەتێکیان هەیە ئەیانەوێ قەناعەت بە بەرامبەر بێنن کە ئەو بابەتیان لێ وەرگێ ئایدۆلۆژیا بێ لای سیاسیەک مامۆستا بێ وانەیەک بێ لای مامۆستایەک یان دوکاندارێک بێ لە شێخەڵا بیەوێ شتێک بفرۆشیە هەمووی ئەوێ قەناعەت بە بەرامبەر بێنێ من ئێستا ئەم وانەیە بە ئێوە ئەڵێمەوە ئەم سیمینارەکەم بۆ ئەوەیە قەناعەت بە ئێوە بێنم کە ئەم شتەی من وەرگرن و سوودی لێ ببینن ئاوهایە بۆیە 180 سەرکەوتمان 180 تەماشاکە لەسەر ئەوەیە چۆن ئەیگەێنین نەک چۆن هەمانە چیمان هەیە ئاسانە کێشە نیە ڕوێن ئەخوێنینەوە ئەڕوێن بۆ کۆلیج ئەڕوێن بۆ پەیمانگە شەهادە دێنینەوە بین بە دکتۆر بەڵام ئەگەر نەیگەێنین هیچ سوودی نییە
ئەویش ئەوەی چۆنێگەین ئەم چوار شێوازەی کە گوتمان ئاگال لێبێ هەمووی بەدەستە بۆیە مامۆستا گەلێک گرنگە بزان چۆن دەستەکانی بەکارهێنێ بە تایبەت لەوەش جیاوازیە لە نێوان مامۆستای پیا و مامۆستای ئافرەت دوایی باسی ئەو جیاوازیانەی شەکەین یەکەم گوتمان پۆزیشنی فۆتۆگرافی یا گەڵای هەنجیر فیگلیف وەرەقەت تین ئەمە ئاوهایە ئەمە تەماشاکەن جەستەمان دائەخا یەک دوو وامان لێکا دەستمان بەکار نێن کە من دەستماوا بێ چۆن بەکاردێنم خۆم دام قستووە وەنیە بڕیارم داوە بەکاری نێنم دیسان ئەگەڕێمە سەر مەسەلەی پرسە و ئەو شتانە ئەمە کۆمەنیکیشن نییە تۆ ئەوەسی وەکو احتیرام لە نوێژی شا بە هەمان شێوە کۆمەنیکیشنێکش هەبێ سڕیە لەگەڵ خارقە لەگەڵ بەشەر نیە ئێمە باسی کۆمەنیکیشنی ئەوەکەن کە قسە بۆ خەڵکەکەیت دوو ئەمە زۆرتر پیاو بەکاری دێنێت پیاو بەکاری دێنێ بەڵام تا هەندێک جار ئافرەتیش تا حدێک بەکاری دێن لەمە خەتەرتر ئەمەیە ئەمە پێ ئەگوترێت وەستانی قەلغان درع پرۆتێکتیڤ ئەمە درع ئەمە بێگومان لەوە یەکەمیش خراپترە ئەوە یەکەم تۆزە یان بڵێت بەس ئەمە بۆ چونکە ئەمە تەواو ناوچە ئێمە باسی سینگمان کرد باسی دڵمان کرد لێرە سینگ و دڵ مختەفیە تاو دادخستووە بۆیە کە ئێمە بە یەکێک ڕەفزکەین بێ ینی کە لەگەڵ قساکەین دەی ئەو ئەڵێ شتێک من شتێک ئەڵێم لە ناکاک ئاوام لێبی لە ناکاک ئێوە تەماشاکەن هەتا لە بەرنامەکە تەلەڤیزیۆن ئاوا قسەکەن ئاوا قسم دوایی تێکێک تووڕابێ و ئەمجا ئاواکە یعنی تەواو نامەوێت هیچ جۆرە کۆمەنیکیشنێکە بێت بۆ لە ژیانی ڕۆژانیش ماگەیەکە داواشتێکی لێکێکە زوو ئاوای کرد یعنی سەتان نەوەت ئەگە ئەو کەسە عادەت نەبێت لای ئەو کەسە ئەوە ڕەفزەکە لە میوانیشت کە دێت بە تەماشاکە میوانت دێت بە ئاسوودەی قساکەن بەڵام دوایی دەرەکەوێت ئێوە دوو کەسی جیاوازن با بڵێن سەر بە دوو ئایدۆلۆجێتی جیاوازن سەر بە دوو فکری جیاواز سەر بە دوو حزبی جیاواز تەماشاکەیت یەکسەر بەرامبەرێک دانیشتون لەسەر قەنەفەکان ئەوەی بەرامبەرت یا خۆت ئاوات لێ دێت بۆ تەوەتر دروست بوو هەندێک جار بەوەشەو ناوەستن تەماشاکەیت سەرینی قەنەفەکە هەڵەگەی خاتە باوەشی ئەوە بە قوترێکە هەندێک جار لە دۆخی ئافرەت و پیاوکە شەڕەکەن یا با بڵێن گرژیەکەوێتە نێوانیان دایک مناڵەکەی هەڵەگرێ لە باوەشێنێ ئەویش دیسانەوە دەی ئەینی وەکو پرۆتێکتیڤ وەکو دەرعێک وایە بۆی ئەو شتە دروست نەبێت ئەو پەیوەندیە دروست نەبێت یعنی تەواصل نامێنێ لەبەر ئەوە لە کاتی دەرزگوتنەوە هەوڵ بدە ئەم حرەکەیە بەکار نەهێنیت چونکە زۆر نێگەتیڤە سێ ئەمەیە ئەمە زۆر پیاو بەکاری دێنێت ئەمە پێ ئەوترێت بەڵێ لەبەرەوە پێوتێت ڕۆیال پۆزیشن وەقفە مەلەکیە ڕۆیال پۆزیشن بۆ مەلیکەکان زۆر جا ئاوا ئەوەستان و ئێستا شەروایە ئاوا ئەوەستن پشتیان قیتە بۆ ئەوەی بە بەرامبەر بڵێن مەیە پێشەوە بەلانیکەم بۆ مێنە پێشەوە بۆ تەوقەکردن کە تۆ کەسێک ئاوا وەستا بێ ناچێت پێشەوە بۆ تەوقەکردن ئەمە زۆرتر ئەم پۆزیشنە سەرکردە سەربازیەکان وەکو هیتلەر وەکو مۆسۆلینی وەکو چێکێ ئەویان بەکارێناوە چوار ئەخداوەیە دوای باسەکەن چی بکەین ئەو باسەکەن دوای چی بکەین اینجا ئەمە تەمان ئەمە زۆر خۆشە ینی ئێستا ئەگەر من دەرسم نەگوت بە دێژای ڕۆژاوا بوو بەس نابێت ئەمە وەکو ئەوەی ئەخیرە ینی بێباشیە تەمان ئەمە لە ئەمریکا و لە کەنەدا و ئەو منتقەیە زۆر زۆرە و هەندێک جار ئاوا دەرشەرحەکەن یەک دەست ینی باشترە لە هەردوو دەست بەڵام
نەبێ باشترە دەست کراوە بێ باشە ئاگاتان لێ بێ ئەم چوار حرەکەیە مەکە ئەوەیە هەدیسی بکەین ها باشە پرسیارەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر وا نەکەین ئاوا نەکەین ئەوەش نەبێ ئەمە نەبێ ئەی باشە چی بکەین هێرە نا ئێستا من چۆن وەستاوم ناخارەوە نییە ئەوە نییە بۆستە ئەمە لێرەوە دەست پێ بکە بەمە ئەگوترێت وەستانی مەتار بۆ مەتارە یعنی مەتارە بۆ کوێ بۆ دەستەکانت بۆ دەستەکان یعنی دەستەکان بجوڵێنەوە بەکاریان بێنە ئاماژە بەکاربێنە تۆڵێ چی ئێوەڵێن چی شتێکی زۆر گەورە بوو منداڵێک بوو یاوێکی باڵابەرز بوو ئەو دەرگایە دوایی کە تەواو بووم ئەهێنمەوە بۆ چە بۆ ئێرە ناهێنمەوە بۆ ئێرە ناچ باشە ئێستا تێگەیشتم ئەوە پرسیارێکی باشەوە ئایا ئەمە من تا ئێستا باسی نەکەم باسی یەکەم کە تۆ دەرزەڵیتەوە کە تۆ قسە ئەکەیت بەڵام ئایا بەرامبەر کە یەکێک قسەت بۆ کات چی بکەی باشە وەکەویش ئێوە دانیشتون کەمێکێک ئاوا دانیشتووە یەکێکە ئاوا دانیشتووە یەکێکە وای کردووە یەکێکە ئاوای کردووە یەکێکە ئاوای کردووە کچەکان لە هین لە کە دەرزەڵێمەوە لە جامیعە عادەتەن مۆبایلیانێ مۆبایلەکە باەکەنە پشت جانتاکەیەوە لەو ماوە کچێکم گرە پژنەوتەوە چیە کردی دکتۆر تەماشای مۆبایل دەکرد هەندێک چای تروکان نەبەخواوە ئەو چاو تروکانە نەگە ماوەسای کە بیکە لەبەر ئەوە من نەزانم تۆ تەماشای مۆبایلەکەی ئێستا دەرسی مامۆستایی زۆر زەحمەتترە لە جاران چونکە ئێستا مامۆستا تووشی تەحەدایەکی گەورە بووە ئەویش مۆبایل و لاپتۆپ و چات و فەیسبوک و هەمووی تەلەبە یعنی کوڕەکان بەشێکی زۆران لە ژێرەوە تەماشاکەن ئەمە زۆر گرنگە لای خۆتان بیشنووسن خراپ نییە ئاماژە بیر لەوە بکەوە هەمیشە بۆ کەسی بەرامبەرە بۆ خۆت نییە یعنی نابێ بڵێ تەماشاکە ئەمەش ئاماژەیە وانە تۆڵێکی ئەمە بۆ کوێیە جەستەم لە کوێوە نزیکە دەستم لە کوێوە نزیکە لە جەستەمەوە بەڵام من ئەڵێم چی تۆڵێکی یعنی بۆ کوێ ئەبێ بڕوا بەر هەمیشە ئاماژەکە ئەدەی لە پۆلە با دەستت لە خۆتەوە نزیک نەبێ با دەستت بڕوا بۆ ئەو کەسە بۆ بەرامبەرت ئەمە لە پیاوە بۆ ژن فەرقەکە لە پیاوە بۆ ئافرەت فەرقەکە ئافرەتان بەگشتی ئاماژە ئەکەن بەڵام نزیکە لە خۆیانەوە ئێمە داوایان لێک ئەمە بگۆڕە چونکە تۆ ئەڵێ تۆ ناڵێ تۆ ئەڵێ چی لەبەرەوە بەڵێ لە کاتی دەرزگوتنەوە لە دەوراتی تروختەدیس لە زانکۆ ملاحەزەتان کرد کە مامۆستاکان مامۆستایە کە بڵێ سێوە کارمان هەیە یەکەم دووەم سێیەم ئێمە ئەمانوێ بڵێ یەکەم دووەم سێیەم بۆ بەرامبەر بیدە بەرامبەر بۆ چکە لە منداڵیەوە کچ هاتووە ئاماژەکانی نزیک بێ حتا دوو کەس کە قسەکە باسی یەکێکرد ئاماژیان وایە نزیکن ئەدەم چاویان و بابڕوە ئێمە پیاوەڵن بابڕات چاوی دەراتەوە چی لە تەدریسا زۆر گرنگە مامۆستا فەزای کۆمەنیکیشنەکەی بە قووەتکە بە ئاماژە حتا لە فەزای وەستانیشە بۆ نمونە بڵێن ئەمە وایت بۆردە وەنیە لێرە ئەنووسم کە نووسینم تەواو کرد کەوتمە قسەکردن ئەگەر لە فەزای کۆمەنیکیشنی باش بەکار بێنم دێمەوە بۆ ئێرە وەکو بینیتان لەسەر وایت بۆردەکە 1 2 3 بەڵام ئەوەی کە مامۆستای
مامۆستاکەوێتە هەڵەوەتیای بە تایبەتی شانۆڵەم خانمان ئەمەیە یەکسەر لەم شوێنە بزانە فەزای کۆمیونیکیشن ئێرە نییە بەس بۆ نووسینە هاتیتەوە بۆ ئێرە ئەمە فەزای کۆمیونیکیشن ئەو جیاوازیە هیم بکە و حتا لە فەزایە تەوا فەزا مەوزوعێکی دوور و دێشتە دام نابسبێنە باسی بکەم بەڵام ڕۆڵی هەیە لە تەئکیدکردن بۆ نموناوەی ئێستا پرسیارێکم هەیە پرسیارێکتان لێ یەکەم هەموو چاوەڕێکن وە نییە بزان پرسیارەکە چییە من ئێستا پرسیار لێەوە بکەم هەموو چاوەڕێن وە نییە باشە پرسیارێکتان لێ یەکەم کێ ئەزانێ بایەخی زمانی جەستە لە چیایە چیم کرد من تەئکیدم لەسەر پرسیارەکە یەک بە فەزا لە هەمان شوێن نەم کرد لە هەمان شوێن ئەو فەزای ئەو پرسیارەکە ناکەیت سپیسێکە دێتە بەرامبەر کە ئەهەمیەتی شتەکە دەرەخەیت بیر بکاتەوە هەناسە وەربگرێ ئەمجا بە ئاماژەکەت تەئکیدێکی باشتر و جەختەکەی لەسەر ئەو شتەی کە زۆر درنگە ئاماژە چۆن بێ باشە ئاخرشت یەک گوتمان بۆ بەرامبەر بێ لە جسمی خۆت دووری خەیتەوە بیدەیتە ئەو کەسە چونکە تۆ تەئکید بۆ بەرامبەرەکەیت وێنا بۆ بەرامبەرەکەی بۆ خۆتی ناکەیت مەڵە تۆپێکی ئەوەندە وانە بڵێ تۆپێکی ئەوەندە مەسەلەن مەڵێ مناڵێکی بچووک بڵێ مناڵێکی بچووک هەمیشە هەوڵ بدە پردەکە بۆ بەرامبەر بێت چونکە پردی پێ دروستەکەی دوو دەست پەنجە ئەمە تۆزە موعەقەدترە بەس یەکێکە لە کێشەکانی ئاماژە بە تایبەت لای سیاسەتمەدارەکان تەماشاکەیت جوانترین دەست ئەوەیە کە داخرابێت بەشێکی زۆری سیاسەتمەدارەکانی بە تایبەت ئەوانەی بەغدا زۆرجار ئاواکەن ئاها یعنی ئێمە دایمەوەن پەنجە بەکارمەهێنە بە تایبەت ئەوە دیارە ئەڵێن پەنجەی هەڕەشەیە پەنجەی تاوانبارکردنە ئیتیهام و تەهدید ئەوانە نا بەڵام لە هەمووی گرنگتر دەستان و قاو بێ بینوسین بێک و جوانتیشە لەبەرەوەشە ئێمە باشین ئەوانەی کە دانسەکەن سەمای بالیێ ئەکەن بالی هەمووی وایە بۆ پێمان جوانە چکە بۆ ڕەشاقەتی تایە هی ئاسیایەکان واکەن وانە ئاواکەنەوە سەرەکە ڕەشاقەتی تایە بەڵام ئاوای لێ کرد تاشری نەبێ لەبەر ئەوە ئاگداری پەنجەکانت بە آخر نقطە لە آخر خاڵ لە ئاماژەیە هەوڵ بدە هەموو ئاماژەیەکت کۆتایی هەبێت یعنی نقطە ئێمە کە ڕستەیەکە نووسین بەچی کۆتایی پێدێت بە خاڵ یان بە نیشانەی پرسیار یان بە نیشانەی تا ئەم سیانەمانێ لەبەرەوە ئەگەر بە یەکێ بڵێم فەرمودانیشە ئەم ئاماژەیە تەواوە بە قوتابیەکان دانیشە تەواوە ئەڵێم فەرمودانیشە توانساکە فەرمودانی نقطە خاڵ ڕستەیەکە خاڵبەندی بۆکە خاڵبەندی هەیە لە هەموو جوڵەیەکمانە ئاگدار بە جەستە نییە جوان بێ و جەستا بێ ناشرین بێ نە جەستا هەیە جوان ئەجوڵێتەوە جەستەیە ناشرین ئەجوڵێتەوە زۆر جا خەڵکی جوانمان دیوە بریا هەر نەمانبینی هەنێ ینی بۆ چکە خراپ ئەجوڵێتەوە کاریژمای نامێنە جەستەی جوان ینی جەستەیەک ئەگەر بڵین زۆر جوانیش نەبێ و ینی بڵین ئەو ماسەفاتی جەمالی تیانە بێت کە خۆمان نەمانەوێ ئەگەر باش بژوڵێتەوە باش ڕەفتار بکە لە ڕووی زمانی جەستەوە بە قووەت بێ ئەگەر لە ڕووی جەمالیەوە کاریگەری نەبێ بە سەرمانەوە لە ڕووی کاریژماوە هەر ئەی بێ کاریژما لە جوانیش بە قوترە و زۆر جار تەماشاکەین یەکێکی خۆشەوێ زۆر جوان نییە هەمووانەوە باش ئەم کارە جوانە بۆ ئەم کەسی خۆشەوێ زۆری جوان نییە بۆ چۆ کەسە کاریژمای هەیە کاریژماکە مهمترە کاریژماکە گرنگترە سێکەی جوانە بە زماوەیە دوایە لە بەرچاوێکەوێت بە دڵی نامێنێ ئیتر بەڵام بۆ چونکە کاریژماییە من کتێبێکمێ بە ناوی استراتیژیەکانی کاریژما ئەگەر دەستام کەوێ بیخوێنەوە ڕەنگە خراپ نەبێ لەم بارەیەوە ئەو شتانم تیا
باس کردووە وابزانم بەشێکی زۆری ئەوانم باس کرد ئەمڕۆ وابزان بۆچین لێرە مامۆستا نازانم سەعات نیەوە بەشی دووەمی سبەینێ باسی بەشەکەی ترەکەین و لەگەڵ باسی دەنگەکەین سبەینە و ئەگەر بشتانەوێ چەند کەسێک لە ئێوە بتوانێت سبەینێ کە جۆری وەستان جۆری جوڵە ئەمان هەمووی تەواوەکەین لە بەشی ئەخیری چەند کەسێک پراکتیس بکا لێرە یعنی پراکتیسەکە چۆنە دێتە ئێرە 2 دقیقە 2 دقیقە باسی بابەتێ بکە کە خۆت حەزی لێ بکەیت اینجا بیکە بە دەرس بیکە بە پرزنتیشن بە ئارەزوی خۆت 2 بۆ 3 دقیقە زیاتر نەبێت زیاتر نەبێت ئەمجا ئێمە لەو حاڵەتە تەماشاتانەکەین وە ڕێی خۆمان دەڵێ بزانین دەستەکان چۆن بەکارێنی بزانین وەستان چۆنە وەستی جوڵە چۆنە جوڵێتەوە کە سبەینێ بەشی یەکەمی ڕۆژەکە باس لەوانەکەین باس لە درێژە ئەم بابەتە باسەکەین لەگەڵ دەنگ چۆن سبەینێ ساعت بەڵێ جا دەربارەی بەس ئەومە دەربارەی پرزنتیشنەکەی سبەینێ معلومە مەرج نییە هەمووتان فریا بکەون بەڵام چەند کەسێک بیکات لە ڕووی پراکتیسەوە بۆتان دەرەکەوێ مەبەست لەم هیوادارم بێزار نەبوو بن ئەمڕۆ حەزیشمان دەکرد باش بە خۆت بۆ دەمان بۆ یەکە و دوو دەقەمان بداتێ شتێکی پێشکەشکەین دوایە هەم سبەینێ ئەوە زۆر خۆشە با لێسە سوورەیەکتان بدەمێ مەسەن سبەینێ فەرموو پرزنتیشنێ بکە تەوان شت ماوە سبەینێ باسی بکەم بۆتان هێشتا دێرە ئەو شتانەی کە باسم کرد 2 دقیقە باسی شتێکمان بۆ بکەیت ئای کۆنتاکت بەکارێنیت ئاماژەکان بەکارێنیت جەستەی کراوە بەکارێنی جەستەی داخراو بەکار ناهێنی ئەو 4 ئاماژەی کە گوتمان بەکاریان ناهێنی هەندێک تەکنیکی تریژ ماوە سبەینێ باسییانەکەین زایدەن ئەوانە لەگەڵ دەنگ لەوەی تر ئەبی بە پرزنتیشنێکی زۆر باشەکەیت زۆر سپاس